بەناوی خوای گەورە باڵادە جوانترین سڵاوی ئەمەتان پێشکەش ئازیزان و خۆشەویستانی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کام ڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ بە کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازەوە هاتوونەتەوە خزمەتتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندی ئەوەی ئازیز و خۆشەویست بێت. ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت بۆ هیوایی کە ساغ و سەلامەت بن دوور بن لە بەڵاو نەخۆشی و بەتایبەتی ئەم شەپۆرش کە ئێستا بەشێک لە شارەکانی هەرێمی کوردستانی گرتووەتەوە ساغ و سەلامەت بن دوور بن و پارێزراو بن لە هەر موسیبەتێک کە ڕوو لە وڵاتەکەمان دەکات. بابەتەکانی ئەم ڕۆمان تایبەتن بە هوشیارکردنەوەی زیاتری ئێوە بەتایبەتی ئەو گەنجانەمان کامڕۆ ڕەنگە هەندێکیان نائاگا بکەونە شوێن شەپۆ لە ناڕەزایەکان هەرچەندە ئەمڕۆکە ناڕەزایی و خۆپشاندانی مەدەنیانە مافێکی سەرتاسەری هەموو تاکێکی ئەم هەرێمی کوردستانیە لەبەروی هەمومان بەیەک جۆر ستەم و ستەمکاریمان بەرامبەر دەکرێت بۆیە پێویستە زیاتر وشیار بین چۆن ناڕەزایەکانمان دەربڕین چۆن خۆپیشاندان ئەنجام بین بۆیە تەوەرەکانیشمان تەرخان کردو لەسەر ئەم بابەتە و دیارە لە دوایی ئەم دوو ڕۆژەکە چەند حاڵەتێکی کوشتن هەبووە بەداخەوە لە شارە جیاوازەکان تەوریەکەمان قسەکردنە لەسەر تونند و تیژی خۆپشاندان و گرفتە کۆمەڵایەتیەکان کە لێستەوە لە هەندێک شوێن گرفتی کۆمەڵایەتی دروست بوو بۆیە تەوەری یەکەمان تایبەت کردووە لەسەر ئەم بابەتە وەروە تەوەری دووەمان کە لە هەولێرەوە هاوکارمان ئەمرانەمیر پێشکەشمان دەکات تایبەتە لەسەرەوەی کە پێویستە چۆن داوای مافەکانی خۆمان بکەین ئایا بێدەنگی داواکاریە بە دڵنیاییەوە کە نەخێر وایە بە تونند و تیژیش دەکرێت بە دڵنیاییەوە نەخێر وەکەوەی کێسە لە بەشێک لە شارەکانی هەرێمی کوردستاندا ڕوو دەدات کە بەداخەوە هەندێک دەیانێ خۆپشاندانەکان قۆزنەوە بە مەرامی تایبەتی خۆیان و تیژی تێدا ئەنجام دەدەن و بەداخەوە لە هەمان کاتیژە لە بەرامبەردا هێزەمنیەکان بە فیشەکی ڕاستەخۆ وەڵامی خۆپشان دەران دەدەنەوە بۆیە تەوەری دووەمان لەسەر و بابەتەیە کە چۆن داوای مافی خۆمان لە دەسەڵات بکەین ئەم دوو تەوەرە تایبەتن کە جگە لەمە دیارە پەیامنێر و ئەو زانیاریانەمان دەبێت کە ئەمڕۆکە کە بە تایبەتی 24 کاتژمێر قەدەغی هاتوچۆ لە پارێزگای سلێمانی ڕاگەیەنراوە بە بزانین زاریانەکان لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان ناچین کە لە ڕێگەی پەیامنێرەکانمانەوە بۆتان دەگوازینەوە. بەڵێ دەستخۆش جەلال بەڵازان سەرتاش دەچینە لای ڕەوشی کەشەوەی سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان فەرموون با پێکەوە بینن.
دەستپێکردنی ناڕزایی و خۆپشاندان لە بەشێک لە شارەکانی هەرێمی کوردستان وەک دەیبینن تونند و تیژی لێکەوتوێتەوە هەم تونند و تیژی خۆپیشاندەر و هەم بەتایبەتی ئەوانی کە پارێزگاری لە بارگا حەزبیەکان دەکەن یاخۆت کە ڕوونتر بڵێم هێزانیەکان و چەکدارەکان کە ئەمە بابزانین چه جۆرە گرفتێکی کۆمەڵایەتی لێ دەکەوێتەوە چکە لە زۆربەی شارەکان منێکی خۆپیشاندەر ڕوبەڕووی پاسەوانی بارگایەکی حەزبی ببمەوە بە دڵنیاییەوە پاسەوانەکە گەر یەکتر ئەگەر خزم نەبین بە دڵنیاییەوە هاوشارین و یەکتر دەناسین هێزێکی ئەمنی لەسەر بارگایەک کە تەقە لە خۆپیشاندەران دەکات ئەگەر خزمێکی خۆی تیادا نەبێ بە دڵنیاییەوە هاوشاریەکەی خۆیەتی و سبەی ڕێنە گرفتی کۆمەڵایەتی دروست ببێ بۆیە لەسەرم بابەتانە بۆی چووکە بە بنەما کۆمەڵایەتیەکان لەسەروی هەموو خواست و داواکاریەکەون کە دەبێت سابت وەکو خۆیان بمێنەوە بە تێبەتی لە کەلتوری کۆمەڵایەتی کوردەواری خۆماندا بۆیە قسە لەسەرم بابەتە دەکەین بزانین توندوتیژی ناو خۆپیشاندانەکان چه جۆرە گرفتە کۆمەڵایەتیەک دروست دەکایە بنەما کۆمەڵایەتیەکانی خۆمان تێدەدا لەسەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز ئازاد جەلال توێژەری کۆمەڵایەتیمان کردووە کاگەزا زۆر سپاس بەخێر بێت خۆپیشاندەر دەچێتە سەر بارەگا یا بەرداوێژێ ئەوەی کە لە بارەگاکەیە ئەگەر بارەگای دوو حزبی دەسەڵاتیش بن دوجار هاوشاریەکەتە ئەگەر خزمەکەت نەبێت ئەوەشی کە پاسەوان و تەقە لە خۆپیشاندەر دەکا ئەوەی کە هێزی ئەمنیە جا بایەسە دەمونچاوی خۆی پۆشی بێ خۆ ڕەنگە ڕۆژە لە ڕۆژان هاوڕێکەشی باسی بکە بڵێ فڵانە کەس بوو تەقەی کرد یا دوجار من دەزانم خزمەکەم لەناو فڵان تاقمایە و ئێستا تەقاکە ئەمە چه جۆرە گرفتە کۆمەڵایەتیەک دروست دەکات کە هێزی ئەمنی تەقە لە هاوشارێکی خۆی دەکات ئایا ئەم بنەما کۆمەڵایەتیانە کە دەبێت خزمایەتی بپارێزین تا چەند لە سەروی کایە حکومڕانی و حیزبایەتیەکەشەوەی خۆی جوانە خۆی ڕاستەکەی ئەوەی من تێبینیم کردووە یعنی کۆمەڵگەی کوردی خوێندنەوە بۆ کۆمەڵگەی کوردی هەتا سەرهەڵدانی حیزب پەیوەندی کۆمەڵایەتی زۆر بەقوت و بەهێز بووە یعنی خۆشەویستێکی لە ڕادەبەدەر لە ئەژمان نەهاتوو شتێک هەبووە لە کۆمەڵگەی کوردی پێی وتراوە بەها تێگەی لەسەر و هەموو شتێکەوە یعنی هەر کەسێک لە هەر شوێنێک یعنی هەتا لە گوندێکە پرسەیەک شتێک بوو بێت یعنی هەموو گوندەکانی دەوروبەری ڕەنگە بۆ نمونە خەمبارێکی زۆر هەبوو بەڵام دوای سەرهەڵدانی حزاب لە شەرقی ئەوسەد خۆی کە هاو جۆرێک لە دەماژیری دروست کرد حیزب بڵێن ئیتر لە دوای ئەو ململانیەوە بڵێن هەتا یەک دانیشە بوو باشتر بوو دوایی کە بوو بە دوو کێشەکە لێرەوە دروست بوو هەنی حتا ئەمە 50 دانە ساڵە ئێمە بەدەست ئەوە ئەتلینەوە یعنی زۆر جار من لە زۆر یعنی مقابلەیە زۆر کەسم بینی وها کە ڕووداوی مێژووی ئەجێڕێتەوە ئێستاش هەناسەیەکە لە کێشەیە بۆ ئەو کاتانی کە یەکێک لە خزمەکانی هەموو ئەمانەی کە لە ئەنجامی ئەم سەرهەڵدانی ئەم هاتنی ئەحزاب بە شێوەیەکی دەماژیری خۆی بنەمای حیزب چییە بۆ ئەوەی خزمەتی خەڵکە بۆ ئەوەی کە بتوانێت چۆن خزمەتی هاوڵاتی و ئەو کۆمەڵگەیە بکە بەڵام لە کوردستان کە هات بە ئامانجێکی تر هات یعنی سەرەتا بڵین ئایدۆلۆژیای هێنا هەر کە ئایدۆلۆژیا هاو یای لە بەها کۆمەڵایەتیەکان مەسەڵەن بۆ یای لە دین یای لە لەو پەیامە قیەمە کۆمەڵایەتیانی کە هەیە هەڵی تەکان یعنی هاتنی حیزب دوای ئەوەی کە بڵین بە تایبەتی لە دوای ساڵی نەوەتەکانەوە ئیتر ململانی حیزبایەتی دروست بووچکە ئێمە کۆمەڵگەی کوردی ئەو کۆمەڵگەی کە تیایدا بووین ئەو خۆشەویستی کە یعنی لە ئەژمان نەهاتوو هەبوو ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانی کە هەبوو ئەو سازشانی کە هەبوو هەموو ئەمانی لە بنەوە هەڵتەکان تۆ سیر کە ئێستاش لە یازان ئێمە بەم دەردەوە ئەناڵێنین یعنی لەو کاتەوە هەتا ئێستا ئەو ماکەی کە ئێستا هەیە هی ئەو کاتێ من پێم وایە ئیساڵی نەوسەیە یعنی سیرکە لەبەرەوە یعنی ئێمە ئێستا ئەم حاڵەتانی کە ئێستا ڕوویات من پێم وایە ئەوەی کە لەم ڕۆژانەیە بڵین ئەم گەنجانە ئەچنە سەر شەقام و ئەم هەموو کەسی ئەڵێ لەسەر تەلەڤیزیۆن کاکە خۆپیشاندان مافی خەڵکە خۆپیشاندان مافی ڕەوای خەڵکە ئاخر کاکە خۆی خۆپیشاندان لە کاتێکە کام خەڵک ئەو خەڵکی کە تۆ یعنی ئەبێ بزانێ هاوڵاتی چەمکی هاوڵاتی بوون چییە ئێمە دەسەڵاتەکەمان ڕاستە ئێمە گلەیمان هەیە هەموو جارەڵین تێبینیمان هەیە بەڵام خۆ نابێت لە بەرامبەر ئەوەیە تۆ خراپتر یعنی بکەیت کێشە ئەوەیە ئێمە نازانین چۆن یعنی ئامانجمان ئامانجمان هەیە لەوەی کە بیکەین باشە کاکەوە هەموو بارگاکان لە ناو شتەکانە سووتێندا مەسەلەن بۆ نمونە هەر ئەم دیمەنانە دوێنێ کاریگەری کردوتە سەر پەیوەندی کۆمەڵاتی و کاریگەری کردوتە سەر ترس بڵاوبوونەوەی ترس کاریگەری کردوتە سەر بەباری ئابووری وڵات کاریگەریتە سەر ئەوەی پەیوەندی من و تۆ کاریگەری کردوتە سەر پەیوەندی نێوان ژن و مێرد یعنی بەجددی هەموو ئەمانە یعنی سەرتاندنی ئەم بارگانە هیچ کاریگەری و ئەنجامێکی باشی بۆ ئەم خۆپیشاندانە نابێت ئەوەیە کە گرفتێکی کۆمەڵایەتی دروست کردوتەوە وەڵام من قەنەعەتم وایە جاری وهەیە یعنی ئەم شەو پۆستێکم کرد بەجددی یعنی زۆر کەس لەگەڵ بۆچوونەکەمان نییە بەڵام من وەکو کۆمەڵاتیەک وەکو توێژەری کۆمەڵایەتی قەنەعەتم وایە ئامانجێکی لە پشتکە بۆچی چۆخی سووتاندن خۆی تۆندوتیژێ ئەمە گزارشتە لە چی لە پەروەردەی تاک ئێمە خۆپیشاندانمان نەکەوێ من کاتی خۆی لەبیرما لە ساڵی 82 مەسەلەن بۆ نمونە کە سیستەمی حیزبی بەعسە بوو بەو شێوەیە کە هەبوو یعنی خۆپیشاندان دەستی پێکرد بەجددی یعنی لەو کاتەیە ئەو خۆپیشاندانەی کە هەبوو یعنی تۆ ئەو کاتە کلێنێک هەیە لە کۆمەڵاسیاڵێ کلێنێک هەبوو لە نێوان دەسەڵات لەلایەک و هاوڵاتی لەلایەکی تر
تۆ ئەو کلێنە ئەوە دروستەکە کاکە ستەمێکی زۆر هەبوو بڵین ئەو کاتە بڵین بۆ منە بە هەموو شێوازێک هەموو ڕێگەیەکی هەیە کە تۆ بەڵام لەگەڵەوەش من هەر لەگەڵەوەیان نیم تۆ دام و دەستگایەکی کۆمەڵایەتی ینی پەلامار بی کە ئەمە چی بوو دەرهاوشتەی چی بوو لە ساڵی 90 ئێمە پەلاماری دام و دەستگاکانمانە بریتی بوو لە تاڵانیەک لە جۆرێک لە تاڵانی وەڵڵا ئەمە هەموو کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە ینی ئەوەی کە تۆی بینی لە کۆمەڵگەی کوردی ینی ئامانجەکەی ڕوون نییە تۆ کە تاڵانی بکەیت ئێ دوای چی دروستەکەیت ئێمە ئەساسی دروستەکەی دام و دەستگای دروستەکەی کەسێک لە ناو دام و دەستگاکەیە بەرهەمێنیت ئەم کەسە چیەکات هەمان ئەو ئیش لەسەر ئەوواکە ئیش خۆ لە قابلە تۆ لەبەرەوە تۆ ئەم هەوڵاتی ئێمە پەروەردەیەک نەکراوە ئێمە قسەیەکمان هەیە دایمەن ئەوەی فەیلسوفێکە و ئاڵێ گەر بێت ویستت بۆ نمونە ساڵێک شت بچێنی ساڵێک شت بچێنی بڵین بۆ نمونە گەنم بڕوێنە ئەگەر ویستت درەخت شتێکی وایە بچێنی ئەوە تۆ 10 ساڵ بۆ 10 ساڵ بەڵام ئەگەر ویست مرۆڤ پەروەردە بکەیت تۆ بە 100 ساڵ کاکە ئێمە ئەو مرۆڤانی کە ئێمە هەیە ئەمە گزارشتە لەوەی کە ئێمە پەروەردەیەکی تەندروستمانیە وەک دەمەرگیریی لە ئەژمار نەهاتوو لە ناو خەڵکی ئێمە هەتا ئێستاش ینی جیاوازی هەیە لە نێوان خەڵکی ناوچێک بۆ ناوچێک ئێمە ڕاستە ینی بە حقیقت ئەوەی کە ئێمە ئێستا بۆ نمونە خوێندنەوەی من بۆ ئەم واقعە کۆمەڵایەتیە ئەم واقعە کە تۆ پەلاماردا جیاوازی نییە لە نێوان بردننی برتڵێ غاس بەلای منەوە لەگەڵ بۆریەکی نەوتە لەگەڵ تەنکەرێکە چکە بۆچی ئێمە کارمەندێکمان هەیە موچە تەوزیعات هەموو جارێک بۆ نمونە ئەو کەسێک ئەگەر یەکێک 800 سەرپارچە هەیە ها لە معاشە بۆ نمونە 250 دینار یان 500 دینار هەموو جارە لە وڵایە ئەم 500 دینار ئەگەر من ئەم دزیە بکەم لەم 250 دینارەیە معنەی وایە سبەی لە گەورەتری شایکەم یعنی فەرقی نییە تۆ کە لە بچووکەکەی گرتی دوایی لە گەورەکە شاکەی یعنی تۆ ئەگەر بڵێ غازبەری یان بۆ نمونە پەلامار بیت و سەلاجەیەک بی بە کۆڵتابی بیت و دەرگایەکی پلاستیک بەریت بەڵای منەوە هیچ جیاوازێکی نییە چکە ئەمە پەروەردەکەیە ئەم پرچکە تۆ لە کەم و لە زۆر ینی ئەم حاڵەتانە بەمە چارەسەر ناڵەوە سازات خۆپشاندەر دەڵێ کاکە ئەمە یەکێتی و پارتی نەرچەنە خۆپشاندارم ڕۆ زۆرینەیان ئەڵێ نا هیچ حزبەکان فەرقیان نییە پێکەوە هەموویان سووتێن بەڵام زۆر جار دەڵێ کاکە ئەمە حزبە ئەگەر حزب نەبووە ئێمە ئەومان بەسەر نانە وڵات دەستان خۆشە بیسووتێن تاڵانیان کرد ئایا ئەمە ڕەوایە ئەمە منتیقە بڵێ بەڵام ئایا ئەبەر مژنەکەن دەسەڵات جوابیان نەداتەوە خۆی یەکشت هەیە کێشە ئەوەیە ئێمە شتێکمان هەیە لە کۆمەڵاسی پێوترێت هەست بەستەم بکەیت تۆ کاتێ هەستی بەستەم کرد یعنی سیرکە ئەزانی چی ئەستەمکارە بەڵام ئەو خەڵکی کە لەویایە کە پەلاماری ئەو بارەگایانە ئەیا و تەڕۆژ پێکەوە سوودێ معنەوەی هەست بەستەم ناکات بەڵکو ئەمە ئیعازێکە ببورن کە ئەموشەیە لەوانەیە بەکاربێنم ڕەنگە لە قەڵبی کۆمەڵایەتێکە دەرچێت من پێم وایە شتێکە ئاڕاستەیەکە ئیتر ئێمە نازانین داهاتۆکەی چۆنە بێ من خۆی باشی ناخوێنمەوە یعنی ئەنجامێکی باشی لێ نبینم ئەنجامێکی باشی لێ نبینم لەمە ئەمە خۆپیشاندان هەم ناویشی نانم خۆپیشاندان ناوێنم هەڵسوونێکی کاتی کە فۆکۆڵێکە هەڵسوونێکی کاتیە من هەموو کاتێک یعنی هەر زۆر جار ئینسانی زەلیل کردووە 250 دینار دەرێنێت وەڵا کاکە من هەر 250 دینارم پێەیە پارەی چایشی پێمە غەڵەتە من پێم وایە ئینسانی کورد زۆر بە عیزەتەوە بەجددی ئەو هاوڵاتی بەڕێزەی کە کەمامەکەی بەستبوو لە کاتی کەرنتینەکەیە یعنی تەمەنی 75 ساڵ بوو ئیشێکرد چون خەڵاتی کەنوتی وەری ناگرم یعنی ئینسانی کورد زۆر عیزەتی بەرزە ئێمە زەلیلمان خەڵکمان زەلیل کرد هاتی نوتمان کاکە 250 دینار ڕاستیش ناکات لە کاتێکا من خۆم بینیمە بە چاوی خۆم لەم زۆر خۆپیشاندانانە هەر فێری ینی جۆر خەڵکە بۆ بە وجودی کاکە من مامۆسای زان کۆم کارمەندی زان کۆم پاڕاوەتەوە من ڕاز نییە هەچیشی سیرکەی لە کاتێکا تۆ لەو کاتێک جەڕەسێکی بۆ بکە ئایفۆنی دەرێنی ئایفۆنی دەی پێ یعنی چی کاکە من مۆبایلەکەی من بایی بەجددی وەرەقەیەکە هو تۆ بایی دە وەرەقەیە بەجددیمە یعنی ئەمە لێرەیە ئەو کەسانە ینی بەجددی کە ئەچنە سەر ئەو شقایمانی جۆرێک لە عزت و شەهامەتی بۆ هاوڵاتی کوردیش نەهێشتووە من تەرەفی خۆپیشاندەر مامۆستا تەرەفی خۆپیشاندەر لەگەڵتام ئەوەی کە هەیە ئەوەی کە دەسەڵات مثلەن بۆ نمونە لە دەسەڵاتە هەیە ئێمە لەگەڵەوەی هەموو ئێمە هەستەکەین یعنی ئێستا من خۆم هەستەکەم کە ستەم هەیە بەس لەگەڵ جۆرێک لە خۆپیشاندانم کاتە خۆپیشاندانی ڕاستەقینە کامێت و ئەمە بە خۆپیشانداندانان ئەوەیە کە ئەجەندایەکی هەیە بەرنامەیەکی هەیە و دوای خۆپیشاندانەکە بزانیت چی کراوە ینی بە حقیقت ینی بۆ نمونە کاریزمایەک بەلایانی کەمەوە بڵین خەڵکێک ئەنجومەنی مامۆستای ناڕازی ئەنجومەنی مامۆستای ناڕازیش من خۆم ینی بە حقیقت لەوانەیە لە بەشێکی زۆریشە بەشداریم کرد بێت بەڵام لەگەڵەوەشە ئێمە لەبیرمان نەچێت ئەویش هەر دیسان بۆ لەبەرەوەی لە وڵاتی ئێمە یعنی حتى نەنە تۆ ڕێکخراوە دروستەکەیت یعنی من ئێستا خۆم لە بواری مەجای خێزانیە ڕێکخراوێکم ئەچم بۆ لای هەر کەسێک بۆ نمونە ئەڵێم ئەم پرۆژێمە ئەڵێ سەربەچە حیزبێکیت چکە ناچێت عەقڵیەوە لەم وڵاتە بۆچی لەبەرەوە هەموو شتەکانی سواغ دراوە هەموو فۆرمەکانی سواغ دراوە حتا تەنانەت ناقی نییە کابراکاڵێ دەستی لە پشتە مەسەلەن ئەم خۆپیشاندانە یعنی تەسەورکەن من پێم وایە ئەو خۆپیشاندانەی دوێنێ لەو شارۆچکانی کە ڕوئەدا پێم وایە ینی ئەم ناڕەزایانی کە هەیە نەچوەتە حاڵەتێک بۆ نمونە لە سەدا
بیستی خەڵک تێپڕ بکات بۆن بێنە سەر شەقا کە تۆ لە ساڵتێکی بێتە سەر شەقام ئێوەڵا دەسەڵات خۆی بەجێتەکە ئەو خۆپیشاندانەی کە من ئەمەوێت ئەوەیە کە ماف ینی بزانێت داوای چیەکات وایە بڵین بۆ نمونە ئەو مافی کە داوایەکە ئەوەی کە داوا لە چی ئەەکەیت وایە و پەنا نەبرێتە بەر تونند و تیژی ئەو تونند و تیژانی کە هەیە چکە بۆچی ئێمە لە دەرووناسیا شتێکمان هەیە ئەڵێ پێڵێن حەشت چونکە بۆچی ینی ئەگەر بێت و خەرەباڵغێت دروستکەیت هۆتا بچێشیت کابرا خاوەنی بڕوانامێکی زۆر بەرزی هەیە خاوەنی بڕوانامی زۆر بەرزە ئەو لایەنی عقلی خۆی لەدەستەیە لە خۆپیشاندانێکە کە هوتافی تیابێت و هات و هاواری تیابێت و تونند و تیژی تیابێ و ئەویش ئامادەیە شەق لە سارەی هەڵا دوای بیرەکاتەوە ئەوە من بووم یعنی سیر کرد دوای ئەبراوە من بووم بەردەماویشتووە بۆ لە خۆپیشاندانە جیاوازی نامێنێ لە نێوان کەسێک بەڵام ئەوانی کە خۆپیشاندانەکەن ئەو هیچی تەمەنی یاسایی باوەڕکە لە ساڵ من زۆر بەودی دوێنێ تێبینیم کردو دەستان خۆش بۆ کەناڵی فەزای پێیان زۆر دەستخۆشتان یەکەمانی ڕووماڵی ئەم شتانم هەمی بەوردی خوێندنەوەی کۆمەڵاسیانم بۆ کردووە ئەوانی کە داوای تعیین دەکات کاکە ئەوە تەمەنی 14 ساڵە تعیین هەر بەپی قانون تعیین نابێت داوای چی لە دەستگای حکوومەتەکەی یەکشتی تریش هاوڕێی خۆشەویست ئەمە حەزەکەم تاواکەم ئەم جملەیە لەبەرەوە ینی ئەبرێ خۆپیشاندان تۆ دەم سەر و چاو داپۆشیت و کەمامێ ینی کەی بەسەر تاو ینی ئەی تۆ کەواتە چی ینی سێکە من دوێنێ بینیم لە هەڵکوتانە سەر بارەگایەک ینی 5 کەس 6 کەس ینی سەیری لەم هینەکە لە ماوەی لەحزەیەکە لەحزەیەکی کەم ڕاهێنراو لەحزێک ئەچێتە ژوورێتە دەرەوە ئاگر بە بیناکە بەرزەبێتەوە خۆ بینای بیستنی لەوانەیە دەقی پێ بچێت بە قورعان خۆپیشاندانە سیاسی بێت ڕەنگە سیاسیە طبعا دەرهاویشتەیەکی خراپی بەڵامە بینی بارگات سیاسی بێ خراپ نییە سیاسی بێشتێکی باشە یعنی بەڵام شەر فەرمانێک ینی قەچەکە بە ئاشکرا زۆر ئاشکرا مەسەلەن بۆ منە فەرمان کات ینی زۆر شتێکی باشە بەڵام لە وڵاتە سیاسیەکان غیرەتیەوە بەداخەوە ئەوە هینەشمان نییە کە بڵین بۆ منە پێشەنگێک دروستکەن قەچەکە ینی ئەو 37 پەرلەمانتاری کە ئەو دەنگی ناڕزیان بەرز کردەوە باشە با بێنە سەر شەقام من لەگەڵەوەیە باشە هەر هەمومان لەسەر کاکە خۆ ناکوژن لەوە زیاتر باجت بخێنەوە لە دیمانەکانە باست لەوەت کرد هەندێک خەڵکمان بینی خوارد 18 ساڵ بوون تەمەنی ئەسیان تاوا نەکردبوون بەڵام زۆریشمان بینی گەنج مستحق دانەمەزرا و مافخورا و مافی پێشێل کراوە باوکی شەهید بووە هیچی بۆ نەکراوە خەڵکێکیشمان بینی بە عیزەتێکی جوانەوە لەناو ئەم خۆپیشاندەرانەیە بوو ئەمانە ناوانینچی خۆمانە دوجار دەبێت ئێستا گەر ئەمانە زانین چیە لە نەڵگویان لە قسەکانی من تۆ بێڵێ کاکە من خۆپیشاندەرم من دەستی هیچ کەس من پێش نێمەش لەوێ بوو لەگەڵتان لەگەڵ دەبێ خۆپیشاندانەکە هەمیان وا لێ بکەین باوەڕکە یعنی ئەڵێم باوەڕکە ئەوە لە سایەکیش نییە ئەوەی کە من بینیم ئەوەی زۆر بەوردی متابعی هەموو شوێنەکان و هەموو گرتەکان بڵین زۆر بە خوێندنەوەی کۆمەڵاسیانە سیرم کردو ینی ئەوەشی کە لێوە بوو ینی باشێکی زۆری ینی ئەوەی دوێنێ و لە زۆر شوێنیش ئەوانە بوون کە ماتۆڕەکانی ژیرا بوو کاکە من داوای لێبوردنەکەم هاڵێم ینی خەڵکیان ئیزعاج کردووە بەجددی ماتۆڕ 50 ماتۆر ژیراوە 50 ماتۆر سوار هاتووە تۆ یەک هاوارکەن لە بازاری لە بەردەکی سەرایە هاوارێکە 200 کەس خۆکەیتەوە ینی ئەمە قاعدەی تەجەموعی پێڵێن يعني بجدي أو كلي وسطها من قناعة ما أجرتو دواكردي ما فتشونك لهمو وطني الدنيا كاكا يعساك هي يعني خو من نظام يعني بحقيقة لقلوا يام كهندي جرتو كبجومان ناكي راستا أو راستا ببتو ما استمان لك راو مشابه برد ملن كوم عليك استمكاري هي بلام أمانة يعني ميكانيزمك تو سزايك جاي أبي سزاك پروردهی بيت ما بس سزاك نا پروردهی تو ناتواني سروشتي خوب شاندن پاک بکەیتەوە لەوەی کە هیچ جۆرە تونندوتیژیەک نەبێت لە ئەوروپا و لە فەڕەنساش لەوەی کە ڕەنگە ڕست هەندێک لە میدیاکان ڕووماڵیان نەبووی بەڵام لە هێلەکە زەردەکانیش کە نموزەجێکی جوان بوو لە ئەوروپا بەڵام تونندوتیژیەر لێکەوت کاریگەری هەیە بەسەو ئەو کاریگەری هەیە کاکە بەنزین نیە بەنزین یەک سەنزاکرێت لەوێ کاریگەری هەیە لەبەرەوە لەوێ هاوڵاتی چەمکی هاوڵاتی بوو نەزانێت چییە تونندوتیژی شێر لێکەوێتەوە بەڵام ڕەنگە ماتۆرسوار و ئەمانش کە ئێستا گەرێمە بڵین ماتۆرسوار بە جۆرە لە جۆرەکان خەڵکی خۆمان تعبیری خراپی لێ دەبین بەڵام لەوێ ژەر ماتۆرسواری لێ لەوێ ژەر سیارە سوتان و تاڵانی لە ئەمریکا هەبوو ئایا ئیدی دەکرێت یەکشت هەیە ئێمە یعنی خۆپیشاندان بە قەناعەتی من ئەو ڕۆشن مەسەن بۆ نمونە جان ژاک ڕۆسۆ کە لە فەڕەنسا بۆ نمونە ئەو هۆبس ئەوانەی ئەو فەیلسوفانی کە ئەنووسن یعنی کاریگەری ڕۆشنبیری لەسەر وڵاتەکە دروستەکەن و هەستە چەوسانەوەکە هەستی ستەمکاری لای خەڵکەکە بەرجەستە ئەکەن ئەو خۆپیشاندانە بەرهەمێنێت بەڵام لێرە یعنی ڕۆشنبیرەکانمان ئەوەی کە هەیە هەر خۆی ینی زۆر جار لەبەرەوە خۆپیشاندان لێرە مزیەف ئەکرێت ینی بۆچی لەبەرەوەی ینی پێشتر وتم پەیوەندی بە پەروەردەی تاکەوە هەیە پەیوەندی بەو حاڵەتانەوە هەیە کە لە کۆمەڵگەی کوردیا هەیە و ینی پەیوەندی بەوە هەیە کە جاری وایە تۆ بکات بە پێیژە سەرەکەوێت لە قاتی لە پلیکانی یەکەمە و پلیکانی حوتەم کاکە ئێمە بینیمان 8 ساڵ لەمە پێش باشە ژمارەیەک
لە خۆپیشاندەر هات و هاواریانە کرد تەسەور کە زۆر لەو خۆپیشاندارانە بۆ وەرگرتنی لوجوء و بۆ وەرگرتنی ماف و بۆی هەڕەشیان لێ بکەی ڕایانەکرد لە ئەوروپایان و لوجوء بوونیە هەڕەشەی لێ بکە لی درێ ڕاکە دەڵێ کاکە مافی پەنابەرێتی مرە و زۆر لەوانش کە ناویان دەرکرد بوون بە پلەی باڵا و ئەوەی کە با بڵین پەرلەمانتارە یا شتێکە کاکە ئێستاوانە کوان ئێستاوانە بە شێوەیەکی جوان بێن مامۆسای بەڕێزی ئاینی توێژێکی ئایوانە بێت مامۆسای زانکۆیە با بێت هەمومان داوای مافەکەین یعنی تۆ ناتوانانی لە شارێکی وەکو سلێمانیا 2000 کەس کۆکەیتەوە بە شێوەیەکی جوان بۆ ناتوانیت یعنی بە حقیقت بەڵام کاتێککە ئەمە نەبوو ئەتوە ئەو کاتە ئەوە بەرهەمێنێ زۆر باشمەوەمان من دەبێت بزانم بابێنە سەر هێزانیەکان ڕەنگەوەنش لە خۆپیشاندەر نەخوێن چوار خەڵکێکی زۆری شتیان حق ڕێنگ لە ئیشمان لێ بکەن بەڵام هێزانیەکان من ئەمڕۆ لە بارگایەکەم پاسەوانم سەروی خۆم ئەمری ڕاستە خۆی ڕەنگە تەقەشم پێ بکە بڵێگە ناچاوی بەڵام ماوە سازات ئەمەی کە تەقیل یەکەم دڵنیام بە خزمایەتیەکەن بە یەک چکۆ لە شارۆچکەکانە هەمووی خزمیەکەن خۆ ئەگەر بە خزمایەتیش نەبێ حتمما یەکتر دەناسین ئایا من چی بکەم منێک لێرە پاسەوانم ئەمرەکە جێبەجێ نەکەم ڕەنگە زەرەر بکەم جێبەجێ بکەم هەروەی ئەمە چۆن گرفتی کۆمەڵایەتی لێ دروستەوێ بۆ دووسبەی چکۆ یەکسەر ئەوەی چەمچەماڵ بینیمانم دوێنێ چەکدار بوون کە سوکاری کوژراوەکە خۆیان چەکدار کرد یەکسەر ئەمە چ جۆرە گرفتێکی کۆمەڵایەتی لێکەوێتەوە تا چەند ئەمە جارێکتر دەبرێتەوە بۆ قۆناغی کە سەردەمی براکوژی بوو وڵی جیاوازێکی نییە چکە ئەمە فۆرمەکە زیینو کاتەوە ینی کاڵێکاتەوە خۆشەویستەکە ئەسخرێتەوە پەیوەندی کۆمەڵایەتەکان کە ئێستا خۆی ینی بەهای کۆمەڵایەتی لە هەموو شتێک مهمترە ئەو بەها کۆمەڵایەتیانە ئەو قێمە کۆمەڵایەتیانە بڵین ینی هینەکات هێنێتە خوارەوە بە حقیقت ئەمە هەموو ئەمانە ینی کابرا لەوە ئازادە بیرڕە هەیە وڵای من لەگەڵ سووتانی بارگاشانی زۆر گەزەڵی کاکە ێ بارگە بۆ سووتێن کاکە ینی بارگایەک دوێنێ کابرا ئاڵێت من بە پارەی زەکاتی خەڵک بارگاکەم دروست کرد و خەڵک قورئانی تیاخن ینی چیەوە بسووتێنرێت بەجددی ینی بۆچی بسووتێنرێت بۆچی ڕەوایی بمبەوە نەخێر هیچ ڕوایکی پێ نایەم ینی ئەوەشی کە لەو بەردەمایە من قەناعەتم وایە ینی ئەوە توانرا کاکە ئەیان و 20 کەس بوون پێشتر نازانم 20 کەس پێشتر ئەبووان خۆی لە تەلە بینیم ینی ئەو 20 کەسە تۆ توانی بەری لێ پێگری ئەی باشە کە ئاسایش و ئارامی لە وڵاتەنەما ئەمە ئیستفهام دروستەکە وایە ینی خۆی ئەمە ئیستفهام و پرسیارێک دروستەکات چێ بەرپرسی دەستگای ئەمنی ئەو شارە ینی وانە لەوێ پرسیارەکە دروستەکە ڕەنە ئەمە کەواتە ئاڕاستەیەکە بێ لەبەرەوە من قەناعەتم وایە ئەو پاسەوانە بەڕێزەش ینی یا بەجددی قەیچەکە بە سووتێن قەناعەتی من وایە وە لە هیچ حاڵەتێکە لەگەڵەوەیانی نەتەقە لە خۆپیشان دەرکرێت و ئەوە کاردانەوە دروستەکەەوە چۆن ئێستا مەسەلەن بۆ منە ئێمە 8 ساڵە 10 ساڵە بەوە ئەناڵێنین و مەفهومی خۆپیشاندان من ئەمەوێت وەک ئەوەی کە هەیە مافی هاوڵاتی بوون هەبێت ینی حەزم لە خۆپیشاندانە چکە باشترین شتیم ئەمڕازی مەدەنیە چکە وەسیلەم نییە هەڵبژاردن لە وڵاتیان نییە وایە هەڵبژاردن لە وڵاتی خۆتان نەزان لە هەموو وڵاتی شەرقا ێ باشە میکانیزمی تر خۆپیشاندانە خۆپیشاندان لای من ناشیرە نەکرد ینی من قەناعەتم وایە ئەمە دەستێکە بۆ ینی بۆ ئەوەی کە بزانرێت دەنگی نەڕزایی خەڵک چەنە و قەناعەتم وایە ئەگەر دەسەڵات بەمە بەخۆیان ناچێتەوە و ئێستا باشتر ینی لیستی موچە لەوانێت سێ هەفتەیەکە دوا بخات چکە دەنگی ڕازایی ئەو تۆزەیە کاکە ئەوانن دەنگی ناڕزایی بەرزەکەنەوە لەبەرەوە زۆر جار ناشرینیەکە لای من بە حقیقت ئەمە هەموو پەیوەندی بەو پەروەردە کۆمەڵایەتی و بەو ژینگەوە هەیە و من لەگەڵ حاڵەتی تونند و تیژەکەیانیم طبعاً ئەوە هەر معقول نییە کە تەقەشی لێ بکرێت و ئەوەشی کە بەرامبەرەکەی هەمومان ئێمە یەک پەروەردەی کۆمەڵایەتیمان هەیە چ ئەو کە شەق احترام و ڕێزمەی ئەو شوێنە و چ ئەوەشی کە پەلامارە دەرێت بینیمان لە خۆپیشاندانەکان هەردووکیان یەک واتای هەیە یان چکە من بۆم نەگونجاوە ئەگەر ئەو بۆیە گونجە ئەگەر من بۆم گونجە کۆوەکەم ئەمە من بۆ سووری منە کەواتە پێت وایە ئەگەر کەسێکی ڕۆشنبیر ڕابەرایەتی ئەم جەماوەرە بکات بە شێوەیەکی ئەم نانە خۆپیشاندانانە ئەنجام بدرێت هیچ ئامانجێکی هەبێت بەدڵنیایەوە قەناعەتم وایە نەکە ڕۆشنبیر بەڵکو ئەگەر نخبەیەکی ڕێکخراو کۆمەڵگە مەدەنیەکان بەڵام بە فۆرمێکی تایبەتی و قەناعەتم وایە هەر مامۆسایانی بە ڕێزی ئاینی قەناعەتم وایە ئەگەر نخبەیەک لە کۆمەڵگەی کوردی لە هەر شار و شارۆچکاکە بێ و هەموو سەران سەریش بگرێتەوە یعنی ئەگەر تۆ ینی ئامانجی هەبێ هەموو کوردستان نەگرێتەوە ئەو کاتە بزانێت چ کاریگەریی هەبێت بەڵام ئێستا شتێکە ینی هەڵچوونێکی کاتیە زەربەیەکە و دوایش ئەنجامی نییە ینی ئەگەر ئەنجامێکی هەبێت ێ باشە تۆ ببیر لە ئەنجامەکەی بکەیتەوە هەموو شتێک قەناعەتم وایە زۆر بە قەناعەت نەکە ڕۆشنبیر بەڵکو نخبەیەک بەم کارە هەستێت ینی ئەگەر بشکەوێتە ناڕەحەتیەوە لە وڵاتانی دنیاشە بینیمانە ینی بە حقیقت توانیوانە گۆڕانکاریکەن و کرێت زۆر سپاس بەڕێزمان سازاد جەلال توێژەری کۆمەڵایەتی سپاس بۆی کە لەگەڵمانە بێمەوە هاوڵاتیانیش زیاتر بیر بکەنەوە دوور بن لە هەر جۆرێکی تایبەتی زۆر سپاسەکەم مامۆستاگیان وەڵای زدان و خۆشەویستان لە پاشناو بەڕێک دێنەوە خزمەتتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام فرفر دەیشە
وازی لێبێ ئەوە پارەکە ڕاستەکە پارەکە بسيطة بسيطة خبصة بسيطة 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 شيء فير نبي الو ئەلۆ برنجی محموودە بەڵێ باجوە بگرن ئەکتەری سەرەکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر هەفتە زۆر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی محمودیش فونیش جار ئێستا جواب مەوێت برنجی محمود ڕێکلامی ناوێ چۆن؟ برنجی محمود ڕێکلامی ناوێ بسيطة بسيطة خبصة بسيطة شێ بوریا؟ ئەی تۆ ێستا نەگیرا بووی؟ ڕبا بەوە ڕێکلام بوو بە باشترین کۆڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانچەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان. ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵەسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک بخۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
وڵە بنێرانی عزیز لە بڕگەی پامنێرانمان دەچینە لای پامنێرمان ڕامیار عوسمان وەردەگرین. ڕامیار سڵاوی خۆی گەورەت لێ بێ ئەم کاتت باش، زانیارەکانی ئەمڕۆی سلێمانی چین فەرموون بۆمان بگوازن. دیارە بەپێی ئەو وێنانێکی گەشتونەتە لای ئێمە لە بەردەم نەخۆشخانەی هیوا بڕیار وایە کۆنگرێکی ڕۆژنامەوانی بەڕێوە بچێکە پەیامنێرمان ڕامیار عوسمان بۆمان بگوازێتەوە کە ئەوەشی لەوێ گرتبوونەوەیان ساز کردووە ئەوانن کە خۆبەخشانە لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستاندا داوام دەکەن و بە تایبەتی ئەوانی کە لە نەخۆشخانەی هیوا داوام دەکەن چکۆ لەبەرەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا وەزارەتی تەندروستی بە نووسراوێکی فەرمی سەرجەم بنکە تەندروستیەکە ناوەندە تەندروستیەکانی ئاگادار کردوێتەوە لەوەی کە بە هیچ شێوازێک نووسراو نەکەن بۆ وەرگرتنی فەرمانبەر یا کارمەندی تەندروستی بە شێوازی خۆبەخشانە کە ئەوەش ناڕزایی خۆبەخشەکانی لێکەوتوێتەوە بە تایبەتی لە ئێستادا هەلی دامەزراندنی نزیک بە 500 پێم وایە کارمەندی تەندروستی لە ئارادا هەیە کە دیارەمانش پێوەستە بۆەوە کە ئەولەویەت پێویستە بە خۆبەخشان بدرێت و ئەمەش دیارە ناڕزایی بەشێک لە خۆبەخشان لە ناوەندە تەندروستیەکانی لێکەوتوێتەوە و ئەوەشی کە ئێستا بڕیار وایە کۆنگرێکی ڕۆژنەمەوانی ساز بکەن خۆبەخشانی نەخۆشخانەی هیوان کە ڕێژەیەک لە خۆبەخشی تەندروستی لەوێ ماوەی چەند ساڵێکە لەوەتەی کە فەرمانی یا ڕێگە پێدان بە خۆبەخشی لە ناوەندەکانی تەندروستیە هەیە ئەوانە لەوێ داوام دەکەن بەشێکیان لە قۆناغەکانی ڕابردوودا ڕێژەیەکی کەمیان دامەزراون بەڵام هێشتا زۆریان ماون کە بەپێ ئەولەویەت مافی خۆیانە دامەزراندنی سەرەتایی بۆ ئەوان بێت لە ئێستادا کە هەلی دامەزراندن هاتووە تاراوە بۆیە کۆنگرێکی ڕۆژنامەوانی ساز دەکەن کە پاشکەمێکی تر لە ڕێگەی پەیامنێرمانەوە کۆنگرا ڕۆژنامەوانیەکەتان بۆ دەگوازینەوە. دەچینە لای ڤیتیەکمان ئامادەیە لەسەر ڕۆژنامەوانی مۆبایل کە دیارە ئەمڕۆ کە خۆپشاندان و ناڕزایی دەستی پێ کردووە زۆرینەی گواستنەوەی هەواڵە گرنگەکانی ناو ناڕزایەتیەکان لە ڕێگەی مۆبایلەوەیە بە تایبەتی ڕۆژنامەنووسان و میدیاکارانی ناو کەناڵەکانیش بە پەیامنێرەکانی خۆشمانەوە زیاتر پشتیان بە مۆبایل بەستووە لە گواستنەوەی هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ و ئەو ڕووداوانەی کە ڕوودەدەن بۆیە گرنگە ئەمڕۆکە ماوەیە کە تەبەن زیاتر ڕۆژنامەنووسان پەنا بۆ ڕۆژنامەوانی بە مۆبایل دەبن و پێویستە زیاتر ئەم بابەتە پەری پێ بدرێت چونکە لەلایەکەوە هەم مۆبایلی زیرەک ڕووی لا پێشکەوتنی زیاترەوە کارکردن پێی ئاسان بووەتەوە هەموو کار ڕۆژنامەوانیەکان کە ئێمە پێویستمان پێیەتی لە گواستنەوەی بە شێوازێکی ڕاستەوخۆیان لایف و هەروەها مۆنتاژکردن بۆ وێنە تایبەتەکان بە هەموو شێوازەکانیەوە هەموو بەرنامانەی ئێستا لە مۆبایلە زیرەکەکاندا هەیەوە توانم بڵێم جێگەی کامێرایەکی باشتر بۆ پڕ دەکاتەوە لەگەڵ کۆمپیوتەرێک لەبەرەوەی کە سەدیقی کامێرەکانی مۆبایلیش بە شێوازێک ئاستیان زۆر بەرزە بۆیە دەتوانێت ڕۆژنامەنووس پشت بە مۆبایلە زیرەکەی ببەستێت بۆ کاری ڕۆژنەمەوانی کە ئەمڕۆ وە کاماژەم پێکرد لەم کاتیا کە بە تایبەتی چەرچەنە گرفتی هێڵەکانی ئینتەرنێت دێتارا وەڵام زیاتر پشت بە مۆبایل دەبەستن بۆ گواستنەوەی زانیاریەکان بۆیە ڤیتیەکمانەیە کە دیارە یەکێ لە ڕۆژنامەنووسە ناودارەکانی هەرێمی کوردستان ڕێبەرێکی ڕۆژنامەوانی مۆبایلی دەرکردووە لە چەند ڕۆژی ڕابردوو لە سنتەری میترۆ ئەم ڕێبەرە بڵاو کرایەوە خراە بازارەوە لە بەردەستی هاوڵاتیان بەگشتیەوە بە تایبەتی ڕۆژنامەنووسان بە تایبەتی کە ڤیتیەکمان ئامادەیە لە کاتی دابەشکردنی ئەم ڕێبەرەدا با پێکەوە بینەری بین. بە داوای لێبوردنەوە دەچینە لای کۆنگرێکی ڕۆژنامەوانی سەرۆکی دەستەی دەستپاکی هەرێمی کوردستان کە کۆنگرێکی ڕۆژنامەوانی هەیە وارووا کۆنگرەی ڕۆژنامەوانی لە سلێمانیش هەیە بزانم هاوکارانم دیارە دەچینە لای کۆنگرە ڕۆژنامەوانەکەی هەولێر سەرۆکی دەستەی دەستپاکی هەرێم با پێکەوە بینەری بین. سەرڕای هەوڵەکانی چاکسازی پێشتر لە هەرێمی کوردستان بەڵام ڕەوشەکە گۆڕانکاری بەرچاوی تێدا بەدیل نەکراوە و لەگەڵ دەستپێکی کابینەی تازای حکوومەتی هەرێم کە بەرنامەیەکی فراوانی چاکسازی هەبوو و بە ئەنجامدانی چاکسازی و بەدوای ئەوەی کە یاسای هیواکان باشتر بوون بەوەی کە پرۆسەی چاکسازی لە بڵێن بەرنامەوە بێتە یاسا و یاساکەش ئێستا لە قۆناغی جێبەجێکردندا کە لە خۆمانە خوددەستەی دەستپاچی راپۆرتێکی کورتمان هەیە لەسەر چۆنیەتی جێبەجێکردنی و ئەو ئاستەنگانی کە لە بەردەم ئەو یاسا هەیە. هەرێمی کوردستان بەڕای ئێمە لە ڕۆژێکی خراپی ئابووری و سیاسی کاژێڕیدا و پێویستی بە سەروەرکردنی یاسا و بنەبڕکردنی دیاردەکانی زێدەڕۆیی و کۆنتڕۆڵکردنی گومرگ و دەروازەکان هەیە پێویستی بە بەرنامەیەکی گشتگیری کەمکردنەوەی خەرجیەکان و زیادکردنی داهاتەکان هەیە و
پوختکردنی ئیداری و کەمکردنەوەی ژمارە وەزارەت دەوم دەستگاکان و کاراکردنی زیاتری خزمەت گوزارەکان و باشترکردنی ڕووی زۆریەوە و بۆ چاودێریکردنی کار و چاڵاشی دەسەڵاتی تەنفیزی پێویستمان بە پەرلەمانێکی چالاک و کارایە. دەسەڵاتی دادوەری کێچێکە دەسەڵاتە گرنگەکان لە دەستێوەدان ئیشەکانی سەر بنەمای سەربەری یاسا و پسپۆڕی و شارەزایی و چارەسەر بکرێ دەستگا چاودێریەکان لەسەر بنەمای سەربەخۆی و کارکردن ئی پیشەیانە دەبێت پێداویستەی یاسایی و مادەکانیان بۆ دامین بکرێ بۆی بتوان بەو ڕۆڵەی خۆیان هەڵستن. جارێکی تر خاڵێکی تری گرنگی ئەو بەرنامەی هاوبەش کە ئێمە لەو میساڵ بەرنامەیەکی هاوبەشمان لەگەڵ ڕێکخراوی NDP هەیە ئەوەیە کە جارێشکە خەریکی ئامادەکردنی ڕەشنووسی هەموار استراتیزی بەرامەگەڕانی گەندەڵین کە پێشبین دەکرێت لە 1-2 هەفتەی داهاتوودا تەواو بێت و پاژۆی لایەن دەستەوە ئیقرارەکرێ دەنرێتە بەردەم ئەنجومەنی وەزیران بەوەی ئیقرار بکرێت. ئێمە لە ساڵانی ڕابردوودا بەردەوام ئاماژەوان بە پێداویستیەکان و فاکتەرەکانی چالاکردنی زیاتری دەستگاکە کردووە کە خۆی لە هەموار یاسای دەستە و دابینکردنی پێداویستی مادی مرۆی زیاتر دەبینێتەوە. ئێستاژە و گرفتانە وەکو خۆیان ماون لە ڕێگریشن لە بەردەم فراوانکردنی زیاتری کار و چاڵاکەکانی دەستا. لە کۆتاییدا دەڵێن پرسی دژایەتی گەندەڵی پرسێکی سەرتاسەریە بۆ ئەمە بەستەش پێویستمان بە هاوکاری هەموو دەسەڵاتەکان و دام دەستگاکان و ڕاگەیاندەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هەیە. ئێستا لە هەموو کات زیاتر پێویستمان بە پاڵپشتیە چونکە هیچ پرۆسێکی چاکسازی گشتگیر بەبێ بەڕێگەبوونەوەی گەندەڵی ناگاتە تەواوی ئامانجەکانی. بەنسبەت داتاکانی ئێمە تەبان بۆ جێبەجێکردنی یاخود بۆ چاودێریکردنی جێبەجێکردنی یاساکان بەڕێزان لە 28 حەوت تیممان دروست کردووە. ئەو تیمانە بەسەر سەکتەرەکانی یاسا بینەرانی عزیز ئەوەی بینیتان لە ڕۆژی جیهانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی سەرۆکی دەستەی دەستپاکی هەرێمی کوردستان بوو کە ئامارەکانی ئەو کارانەی کە لە ساڵی ڕابردوودا ئەنجامیان داوە دیارە دەیخاتە ڕوو بەڵام دەچینە لای کۆنگرەی ڕۆژنەمەوانی خۆبەخشانی تەندروستی لە نەخۆشخانەی هیوا. بۆ بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا و بەڕێز دکتۆریاد و بەڕێوەبەری تەندروستی سلێمانی دکتۆر سەباح هەوراممی گومانمان لە دڵخۆزی ئەوان نییە کە هەوڵ و مادووبنیان بۆ یاوین تاکو ئێمە ئەو بڕێداریەکەمە بەدەست بێنین. بەڵام بەداخەوە لە وەزیری تەندروستیەوە تا سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەکو کاری هەمیشەیان بۆ پەخستنی کەرتی تەندروستی و سێکتەرەکانی گشتی و لە هەموو لایەکی ترەوە کەوتنی نەخۆشخانەی هیوا و کەمکردنەوەی ئەو خزمەتانە و بچووکردنەوە بە بڕیارێکی نادروست بڕیار لەسەر ئەو بڕە هاوکاریەکەمەی کە بۆ خۆبەخشانی هیوا سەرف دەکرا لە پێناو بەردەوامی خزمەتکردنی نەخۆشخانی شەرپەنجە و ماندوو نەناسانە کە لە ئەرکی خۆیان زیاتریان کردو بەداخەوە لە یەکی حەوت و تاکو ئەمڕۆ کە نوێی 12 هیچ بڕەت پارەیەکمان وەرنەگرتووە بۆیە لە ئەمڕۆ بڕیارماندا بۆ بایکۆرتکردنی هۆڵەکان و قاوشەکان و یەکانی نەخۆشخانە و مانگرتن لە کارەکانمانە تا ئەو کاتەی دڵنیا ئەبینەوە لەوەی کە شایستەدارایی و حەقی خۆمان پێ دەدێت. بۆ لێرەوە ئەمە پەیامێک بێنم بە جێگیری حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگرەکەی ئێمە کە لێرە هاتوونەتە خزمخانەی هیوا کاری وەکو کارمەند کار دەکەین لێرە بەڵام تا ئێستا هیچ هاوکاریەکمان نەکراوە. ئەوە زیاتر لە ماوەی 2 مانگ 3 مانگە بەدەم ئەم کتابانەوە ئەڕۆین ینی چوونەتە هەولێر ینی دکتۆریات خۆی زۆرترینی هەوڵی بۆیان ئێمە زۆر سوپاسێکن لێرەوە بەڵام تاکو ئێستا هیچ جوابیان ناوینەتەوەنە. ئەمە لە کاتێکە کە بە ئیمزایە کتابەکەمان ئەتوانەیە بۆ منە بۆ حلکرێت و ئێمە بەردەوامین لە خزمەتکردن لە خزمخانەی هیوا و ئەو بڕێدارەکەمەی کە لە پێشترە وەرمان گرتووە ئێستا وەریگرتوین و بەردەوامین لە خزمەتکردن بەڵام بەداخەوە ئەوان نانە سەر ڕێسکەمان و ینی بۆ نوێ هاوکاریمان ناکرد. ئێمە لەبەر ئەوە ناتوانین زیاتر لەمە ینی داوام کرد ماوەی 5 مانگە ینی هیچ شتێکماوە نەگرۆ هەمانەکە لە سەیساق لە تەکیۆوە ینی لە دەروی شار هەیە تەواو هیچ لە توانامان نەماوە لەوە زیاتر داوام بکەین و ئێمە هاتوونە دەرەوە بایکۆتی هۆڵەکانی نەخۆشخانەمان کرد و بەداخەوە ینی ئەمەشمان پێ ناخۆشە ئێمە بەڵام کە تۆ ینی لایەنی دارایی ڕێگە پێنەدا ناتوانانی داوام بکەیت. زۆر سپاسانەکەم بەخێرەوە زیاتر لە 145 کارمەندی بەیانیان شەر بایکۆتەکەنیان هەر تا ئێمە وەجبەیەکمان لە بەیانیان یا وەجبەیەکمان لە خەفارەتایە ینی ئەگەر بۆ منە پایەی 4 پایە هەبێ ئەم خزمخانە 3 پایی ئێمە پێکمان هێناوە بەڵام بەداخەوە کە لە پێشترا ینی هیچ هەوڵێکیان بۆ نایین ینی لە وەزارەتی تەندروستیەوە و لە سکرتێری ئەنجومەنی وەزیرانەوە کە هاوکاریمان نەکرا ئێمەش ناتوانین لەوە زیاتر بەردەوام بین و درێژە بە کارەکانمان بین. خۆت من بەرهەم ئەنوەر پەرستاری زانکۆ خزمخانەی هیوا. بەڵێ بینەرانی عزیز دەچینە لای تەوەری دوێمی پرۆگرامەکەمان کە چۆن داوای مافی خۆمان لە دەسەڵات بکەین. هاوکارمان عیمران ئەمیر لە هەولێرە ڕاستەوخۆ ئەم تەوەرەیەمان پێشکەش دەکات.
دەچینە لای هاوکارمان ئیمران سڵاوی خوای گەورەت لێ بێم کاتت باش دێنە لای تۆ بۆ پێشکەشکردنی تەوەری دووەم فەرموو. بەڵێ بەڕێزان دیارە هاوکارمان ئیمران ئامادە نیە دەچینە لای پەیامنێرمان هوشیار محەممەد هوشیار سڵاوی خوای گەورەت لێ بێم کاتت باش زانیاری لای تۆ چیە فەرموو ئەگەر بۆمان بخەیتە ڕوو. دیارە ناڕزاییەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا کە دەستی پێکردووە بە تایبەتی لە شارە زۆر و لە ناوچەکانی دەربەندی خان کەلار کفری سی سادق و لە خوڕما و لە ناوچەکانی چەماڵ و تەکیە و پیرەمەگرون هەمووەمانە دیارە ناڕزاییەکان بەردەوام بوون و دیارە لە شارە زۆر کەسێکیانی لەدەستداوە لە سی سادق دوو کەسکیانی لەدەستداوە بۆیە دیارە ناڕزایەکان لەوێ بە شێوازێک زیاتر بوون و پەلامەردانی بارگەکانی هەم حکومی و هەم بارگە حەزبیەکان لە دەربەندی خان و لە شارە زۆریش و هاوشێوەی شوێنەکانی دیکە لە ئارەدا بووە بۆیە دیارە لەوێ دەچینە لای پەیامنێرمان هوشیار سڵاوی خوا لێبێت زانیاریەکانی شارە زۆر دەربەندی خان و بەگشتی ناوچەی جوگرافیای ژێر دەسەڵاتی تۆ چییە با بزانین چی لە ئارادا هەیە زانیاریەکانمان ئەگەر بۆ بگوازیتەوە سپاس دەکەین. وشار فەرموو گوێمان لێتە دەست بە گواستنەوەی زانیاریەکان بکە گوێمان لێتە فەرموو. سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئەسمانی پەیە جیاواز لە ڕۆژانی ڕابردوو ئەمڕۆ ڕێگای نێوان شارەکان بڕاوە هەر بۆ هۆیەوە لە ئێستادا ڕێگای دەربەندی خان و یاخود تونێلی دەربەندی خان بە ڕووی شۆفێران دەداخراوە لە ئێستادا ئیزدیحام و لۆدێکی زۆر لە ناوەندی ڕێگاکەدا بەری دەکرێەوە لە هەمان کاتشا بەشێک لە شۆفێران لە ناو تونێلەکەدا گیریان خواردووە پەیوەندیم با ڕێژم بورهان بەڕێوەبەری هاتچووی دەربەندی خانەوە کرد بۆ هۆکاری ڕووداوەکە باسی لەوە کرد کە ئەوان لە ماوەی ڕابردوو شەهر ئاماژەمان پێکردووە کە هاتچووی دەربەندی خان بە شێوەیەک لە شێوەکان لە ئێستادا مانگرتنی لە کارەکانی ڕاگەیاندووە ئەویش بەهۆی ئەو دۆخە نەخوازراوەی دوو ڕۆژی ڕابردوو بەسەر بنکە و دائیرەکەیاندا هات دوای ئەوە باسییان لەوە کرد کە ئێستا لەلایەن هێزی ئەمنی دیکەوە ڕێگاکەدا خراوە و ڕێگە نادرێ تا کاتژ بێن 12 شەو هیچ جۆرە ئۆتۆمبیلێک لە نێوان شارەکان تا گوزەر بکەن و ئەوانیش وەکو یەکێک لە ناوەندەکان کەسبەری دەربەندی خانە ئیدارەی گەرمیان بە پارێزگای سلێمانیەوە دەبەسێتەوە ڕێگە نادەن هیچ جۆرە ئۆتۆمبیلێک لەو نێوەندەدا هات چۆ بکە و لە هەمان کاتیشدا وەکو دەزانن ڕۆژی ڕابردوو بەڕێوەبەرێتی پەروەردەی شارە زۆر سووتێنرا بۆ بە دوواداچوونی زیاتر پەیوەندیم بە لایەنی ئیداری پەروەردەی شارە زۆرەوە کرد بۆ ئەوەی بزانم ئەو زەرەرزیانیانی بەریان کەوتووە چین هۆکارەکەی وە لە هەمان کات ئیشدا چی بەسەر ئەو کەلوپەلا ئیداریانیانە هاتوو باسی لەوە کرد کە سەرەتا هۆکارەکەی تا ئێستا بۆ ئەوان ڕوون نەبووەتەوە ئەوان گومانن لەوەی کە بۆچی بەڕێوەبەراتەکان بۆتە ئاماژ بەڵام باسی لەوە کردووە کە کاتێک خۆپچاندان لە بەردەم فلکەینالی دروست بوو ئەمەیەک وەکو خاڵی یەکەم باسێک لە هۆکارەکەی لە دوای ئەوەی کە لای قایمقامێت ماڵی قایمقامی سوتێنراوە لە هاتچوو سوتێنراوە و ناوچەی پارتی سوتێنراوە ڕێگاکانی تریان لێ گیراوە تاکە ڕێگاکە لە بەردەمیان نەکراوە بۆ هێزی ئەمنی لێنە بۆ ڕێگای بەڕێوەبەرێتی پەروەردەی شارە زوو بووە ئەوانیش ڕاستەوخۆ لە بەرەوەی دایرێکی حکومی بێڕویان لە بەڕێوەبەرێتی کردو و سوتانیانە پرسیاری دووەمیشمان کە ئەوە بوو ئایا هۆکار و لە ئامانجی ئەو کردەوەیە چی بوو باسی لەوە کرد کە خۆشبەختانە دوایەوە کە پەیوەندێکی زۆریان بە بەڕێوەبەری قوتابخانەکانی سنوور و شارە زۆرەوە کردووە ئەلحەمدولیلا وەکو خۆی دەڵێ هاتوو بەدەمیانەوە دوانیویانە ئەمە زانیاریێکی گرنگە بۆ مامۆستایان و فەرمانبەران و خوێندکارانی قەزای شارە زوو کە دەڵێ لە 95 مستەمسەک یاخود بەڵگەنامەکان بڕوانامەکانیمان توانیوە بپارێزین و دەری بکەین لە ئاگرەکە بەڵام ئەوەی کە جێگەی نیگەرانی ئەو باسی لەوە کرد کە هەر سێن و هۆمی باڵەخانەکەیان سوتاوە وەکو خۆی دەڵێ بە کەڵکیەوە نەماوە جارێکی تر دەوامی تێدا بکرێ داوای کرد کە هاوڵاتیان خۆڕاگر بن و لە هەمان کاتا ئەو بەڕێوەبەرایەتیانە ئەو ناوەندە حکومی خزمەتگوزاریانە نەگرنە ئامانج لەبەر ئەوەی لە ئێستادا تاکە زەرەریمەندی یەکەم ئەو هاوڵاتیانە ئەو مامۆستایانە و خوێندکارانن کە مستەمسەک و بڕوانامەکانیان سوتێنراوە کە ئەمەش بۆ جارێکی تر قورسە هەم شەهادە دەرکردنەوە هەمیش ئەو لیستی موچە و
مامۆسایان بەڵام ئەوەی کە باسی کرد خۆشبەختانە دوای دووسێ کاتژمێر لە هەوڵدان کە زۆربەی بەڕێوەبەرێتی قوتابخانەکان و لە هەمان کاتیشدا مامۆستایان هاتوونەتە بەڕێوەبەرەتەکان هاوکاریان کردوون و دۆخەکان کۆنتڕۆڵکردووە شەوی ڕابردووش درنگانێکی شەوی ڕابردووش کاتژمێر 11 نزیک 11 وەکو تیمی ڕۆژنامەوانی پەیام گەڕانێکمان بە ناوچەکەدا کرد هەم ناحیە عەربەت هەم قەزای شارەزور ئەوەی کە بەدیمان دەکرد لە بەشێک لە ناوەندەکان بەتایبەتی بەردەم قایمقامێتی قەزای شارەزور لە هەمان کاتدا ئاسایشی شارەزور لە هەمان کاتدا کۆمیتەی یەکێتی کە زۆربیان لەسەر یەک ڕێزن شەقامێکی ڕاستەیڵن هێزێکی ئەمنی زۆر جێگیر کرابوو کە دەتوانین بڵێن بەهۆی بەرزبوون دابەزینی پلەکانی گەرماوە کۆمەڵ هەر هێزێک و ئاگرێکی لە بەردەم خۆیدا کردە بەڵام تەواوی گڵۆپەکان لەو سنوورەدا کوژا بوونەوە و لە هەمان کاتیشدا ئەوەی کە تێبینی دەکرا تەقا دەبیسرا کە هەرسێک نزیک بووایەتەوە یاخود جۆرێک لە جۆرەکان بۆنی خۆپشاندان یاخود دوبوونەوەی لێبادا هێزەکە بە چەک یاخود بە فیشەک وەڵامی ئەو جموجوڵانەی دەدایەوە بەڵام لە درنگانێکیشەوە هیچ کردەوەیەک سووتاندن یاخود هێرشکردن بۆ سەر بارەگا یاخود ناوەندە حیزبیەکان نەبوو و هێزانیەکانیش لە ئێستادا زیاتر لە جاران هەوڵ دەدەن کە دۆخەکە کۆنتڕۆڵ بکەن لەگەڵ لایەنی خۆپشاندەران و نوێنەری خۆپشاندەران لەسەر خەتبن بۆ ئەوەی کە بە کەمترین زیانەوە خۆپشاندانەکان ئەنجام بدرێ بەڵام ئەوەی جێگەی تێبینیە کە بە هەمان شێوەی قەزای دەستبەندیخان ئەو ناوەندانەی ئەو مەکتەبانی کە سووتێنران کە بەشێکیان بەڕێوەبەرێتی ئەویش هاتوچۆی قەزای شارەزور بوو ماڵی قایمقامی قەزای شارەزور بوو کە ئەمانە هەمووی وەکو لایەنی ئیدارەکە دەڵێمە پەیوەندیمان پێوە کردن دەڵێنەمە ڕاستە و کاریگەری نەرێنی لەسەر خودی هاوڵاتیان دادەنێت دەڵێ بە سووتاندنی ئەو بابەتانە بەشێکی زۆری شۆفێرەکان و ئەو کەسانێک کە کاروباری دەرهێنانی ئینجازەی سایقیان هەیە یاخود مۆڵەتی شۆفێریان هەیە زیانمەندی یەکەمن کە کوڕاسەیان ڕاکێشاوە پارەیان داوە بەڵام لە ئێستادا کاتی کوڕاسەکەیان دەسووتێ ناتوانن چۆن بۆیان بسلمێنن کە ئەوان کوڕاسەیان ڕاکێشاوە لەبەرەوە ناچارە بن دووبارە کوڕاسە ڕابکێشنەوە کارەبای دەربەندیخانیش ئاماژەی بەوە کرد لە ئێستادا بەشێکی زۆری هاوڵاتیان پارەیان داوە پارەی کارەبایان داوە بەڵام ئێمە هەموو مستەفسەکەکانمان سوتاوە چۆن جارێتتر باوەڕ بەوە بکەین یان چۆن دڵنیا بینەوە کە ئایا ئەم ماڵە پارەی کارەبای داوە یاخود ناکەواتە ئەمانە هەمووی ئەو گوزەشتەم بوون کە باس دەکەن کە گلەیی لایەنە ئیدارەکانە و لە هەمان کاتیشە ئەمە ئەو قسەی بکەم کە بەڕێوەبەرێتی هاتوچۆی دەربەندیخانی زۆر مەبەستیان بوو لە ئاماژەی پێ بکەین کە پەیامێک بۆ دەربەندیخانەکان باسییان لەوە دەکرد کە لە ماوەی ڕابردوودا چەندین ماڵی هەژار لەسەر موچەی کارمەندانی ئەمان کرێ خانوویان بۆ دراوە دەیان ملیۆن دینار لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بۆ ئەو ماڵانە تۆ کراوەتەوە بەڵام ئەوان هاتوون ئەوانیان کردووە بە ئامانج و لە هەمان کاتیان بەشێک لەو پارەی کە ئەوان تەرخانیان کردبوو بۆ ئەو ماڵە هەژارانە ئەویش یان براون یاخود لە وەکو پاشماوەی کەلوپەلەکانی تر سووتێنراون بەڵام ئەوەی کە تا ئێستا لە شارەزور و دەربەندیخان و ناحیە ئەلبەتی شەستی پێ دەکرێت خاوبوونەوەی دۆخەکەیەوە لە هەمان کاتدا چۆڵێکی بەرچاو بەڕێگا سەرەکیەکانەوە دەبینرێت و جموجوڵەکان تا ڕادێکی زۆر کەم بۆتەوە. زۆر سپاس بۆ پەیامنێرمان هوشیار محەممەد کە لە شارەزورەوە لەگەڵمان ئەوەی سپاس بۆ زانیاریەکانت. بەڵازان دەچینەوە تەوەری دۆمان وەک پێشتر ئاماژەمان پێکرد کە هاوکارمان ئیمران ئەمیر ڕاستەوخۆ لە هەولێرەوە پێشکەشمان دەکات. ئیمران سڵاوت لێ بێدێنە لای تۆ بۆ پێشکەشکردنی تەوەری دووەم فەرموو. بەڵێ سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام. بەڵێ خۆشحاڵین جارێکی تر لە شاری هەولێر و لە تەوەرێکی تایبەتی بەرنامەی پەیامی ڕۆژ دێم و خزمەت ئێوە عەزیز و خۆشەویست. دەنگوباسی خۆپیشاندانە لە زۆربەی شارەکانی دەڤەری سەوز خۆپیشاندان کراوە. لە شاری هەولێریش جم و جۆڵ هەیە بەڵام تاوەکو ئێستاکە هیچ کەسێ نەهاتۆتە سەر شەقام و هیچ زۆرە خۆپیشاندانێک نەکراوە. بۆ ئەمڕۆ دەمەوێت لەگەڵ چاڵاگوانێک و هاوکات پارێزەرێکی شاری هەولێر باسی ڕەوشی خۆپیشاندان و ئازادەکانی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان و بەتایبەت لەم دەرڤەرەیە بکەین. دەمەوێت تاوتوێ بکەم موچەخۆرانی ئێرە موچەیان هەیە بۆیە خۆپیشاندان ناکەن یان ترس و تۆقاندن هەیە یان گرتن هەیە. هەم ئەو لە ئاگای لە ئەم پارێزەرەی کە لەگەڵمە ئاگای لە دۆسیەکانی دادگایە و هاوکات وەکو چاڵاگوانیش ئاگای لە کۆمەلگا و هاوکات ئەو جم و جۆڵانەیە لە شاری هەولێر دەکرێت. بەڵێ گۆران دیبەگەی کاگۆران زۆر زۆر خۆشحاڵم کە لەگەڵمی. کاگۆران دەڵێن شاری هەولێر خۆپیشاندان ناکە لەبەرەوەی ئازادی تێدا نیە. فعلەن ئازادی لە شاری هەولێر بە تەسک بۆتەوە؟
زۆر سپاس بۆم دەرفەتە بەیانیتان باش بەیانی بینەران باش خۆی بابەتی خۆپیشاندان کە مافێکی هەموو خەڵکە لە پاڵ ئەوەی کە داوایەک دەکاتن بەڵام دەبینین لە شاری هەولێر کە وەکو پایتەختی هەرێمی کوردستان سیر بکەین کۆی ئەو ناڕزایەتیانەی کە ئێستا کە لەسەر جەم شوێنەکان دەبینین هەیە لە شاری هەولێریش هەیە و زیاتریشە بەڵام دەسەڵات هەستاوە چی کردووە زۆر جاران دیمەنی ناوشار دیمەنی ماڵی بەرپرسەکان کۆمەڵێک شوێن نیشان دەداتن کەوا هەولێر ئارامە هەولێر کێشەی نییە هەولێریەکان ڕازینە بەوەی کە دەڵێ هەولێریەکان مەبەستی کۆی هەولێرەیان بە ئەترافیشەوە بەڵام ئەوە داری دەسەڵات نادا لێرەدا خەڵک چۆن لە سلێمانی چۆن لە کفری چۆن لە بەربەندی خان لە تەواوی شوێنەکان لە هەڵەبجا خەڵک ناڕازیە بێگومان خەڵک لە شاری هەولێریش ناڕازیە ترس و تۆقاندن دادیان ناداتن لە ماوەی ڕابردوو ئێمە بینیمانە هەڵکوتانە سەر ماڵی خەڵک دەستگیرکردن دەرهێنانی ئەمری قەبز لە بۆ کۆمەڵک کەسیکە بە کۆمەڵک سیناریۆ دەستگیرکردنی بە هەموو شێوازەکە تاقی کرایتەوە بەڵام ئەوەی ئێستاکە گرینگە ئەوەی کە ئێستا باز لە خۆپیشاندان دەکرێتن لە شاری هەولێر دەکرێت یاخود ناکرێت ئێمە هەندێک شت هەیە هەڵی دەگرین بۆ دوایی بەڵام باز لەوە دەکرێتن کە ئایا هەولێریەکان موچیان نییە موچەخۆریان نییە ئایا غەدرەکە لە هەولێر نەکراوە بەڵێ پشتی شێر دەتوانین بڵین بە هەولێر کەوتووە تۆ وەرە سیرکە ئەگەر بێت و ئەطرافی هەولێر وەگری گارەکە ژانشینەکان یاخود ناو هەولێر چ گارەکێک هەیە لە کوردستان لە ناو پایتەخت بیتن لە محافەزە بیتن 16 ساڵە خزمەتگوزاری لۆ ناچی بیتن یعنی کێشەکان زۆرن لە هەولێر تۆ وەرە سەیری دادگا بکە ئەو کێشانەی کە لە هەولێر ڕوو دەدەن بەڵام سوای کردووە تاوەکوی ئێستاکە وەکو سلێمانی بە خۆکەتنێک دەبێتن کاکە گیان لێرانە مختار لەگەر ڕێزم تەعمیم ناکەم برێم هەموو مختارێک بەڵام مختار هەیە بە تەلەفۆنێک قسە لەگەر حاکم دەکات کاریگەری ئێستا حاکم دروست کردووە کاکە گیان مختاری گەڕەکێک یعنی قسەکە لەسەر ئەوەیە بۆ زانیاری شت مختار هەیە خیندەواری نییە ینی باوێن کراوەتە ئەمە پێی دەرێ ئەم پێی ناڵێن مختار وەک خۆم تەعمیمیش ناکەم بۆ هەموو مختارەکان بەڵام من پێی دەرێن بابەتی جاسووسی یعنی خەڵکێک هەیە دەچێن خاڵی دەترسێنن مامی دەترسێنن باوکی دەترسێنیان بە تێڕوانی خۆیان پێیان وایە بە ترساندنی کەسە نزیکەکانی ئەو کەسەی کەوا بە تەمای خۆپیشاندانە سار دەبێتەوە بەڵام ئەمەش دادی دەسەڵات ناداتن بۆیە خەڵکی هەولێر بە دڵنیاییەوە قبولی ئەو ڕەوشە ناکەن کە ئێستاکە هەیە بۆیە ناتوانم زیاتر قسە لەسەر ئەو بابەتە بکەم باشی چۆڵێک دراوە لە ماوەی ڕابردوو لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بەڵێ خۆی ئەگەر باز لەوە بکەین باسی خۆپیشاندان دەبینین حکوومەت یاریمی کوردستان یاخود پارێزگای هەولێر یاخود هەر شوێنە کەرسی داوای ئەوە دەکاتن کەوا یاداشتێکی بدرێتێ داواکاریەکی بدرێتێ پاشانەکە وەڵام داتەوە بەڵام بە یاسا لەگەڵ نینە بەڵام داوای مافی خۆت دەکەی لەگەڵ نینە پێیان دەڵێ برسیمە خەڵک برسیە ژیان نییە گوزەران خراپە حاڵی منداڵی فەقیر کاکە حاڵی منداڵی ئێوە لە شوێ ینی جوابن نادنەوە وەڵامیان نییە ئیدی ئەمانە هەمووی کاریگەری لەسەر دەرونی هاوڵاتیان کردووە بۆیە هاوڵاتیان تاکید بەوە بە دڵنیایی قبولی ئەم بابەتە ناکەن دەستخۆشیش لە هەموو ئەو هاوڵاتیانە دەکەین دەستخۆشی لە هەموو ئەو هاوڵاتیان دەکەین کەوا لە پێناو مافەکانی خۆیان دێنە سەر شەقام و داوای قوتی منداڵەکانی خۆیان دەکەن دەستخۆشی لەو داک و بابانە دەکەین کە دێنە سەر شەقام داوای قوتی منداڵەکانیان دەکەن ئەوانەی ژیانی شەرەفمەندانە داوا دەکەن ئێمە داواکاریمان چییە ئەگەر هاتو حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر هات حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی شەتاف بەیە خەڵک برسی نەبەیە موچە دوان نەکەوت بەیە گەندەڵ نەبەیە ئێستا کە هەر کەسێک بچوو بایە سەر شەقام خەڵک پێی پێدەکەنی لەبەر ئەوەی خۆشگوزەرانی هەبێ بەیانامە حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێتن مەبەستمان ئەوەیە ئێمە خۆشگوزەرانی بەڵام خۆشگوزەرانی بۆ چێ بۆ خۆیان بۆ خەڵک نا باشە ینی گۆران دەتوانی بڵێ لە شاری هەولێر تۆقاندن و ترساندن ئێستا بە شێوەیەکی بەرچاو هەیە بەڵێ من لە ماوەی ڕابردوو شار ئاماژەم بەوە کردووە لە شاری هەولێر ئازادی تەنها ناوە لە وەڵامی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستانیش کە وەڵام داوە باسی لەوە کرێت کە ئازادیەکی ڕەها هەیە لە هەولێر من ئاماژەم بەوە کرد نەخێت دوو ئازادی هەیە ئازادیەکیان ناوی گەڕەکە ئازادیشان ناوی حمامەکەی ئازادی کە بناوبانگە لە شاری ئەچینە ئازادی تر نییە ئەگەر ئازادی هەیە ئەو شارەی پڕ دەنجی دلێر و گوێرە ئەو شارەی کە شڤان ئازادی لێ دەرکراوە ئەو شارێک کە هێمن مامەندی لێ دەرکراوە ئەو شارێک کە ئیسماعیل سیانی لێ دەرکراوە ئەو شارەی ڕەنزدەرگڕای و قادر نادر کەوانە هەموو خەمخۆرن هەموو خەڵکانی تریشمان هەیە ئەو شارێک کە هێم بنەسڵاوی لە ماوەی ڕاب یعنی ئەمە ئازادی لەکوێیە
وەڵامەکە وەیە ئەگەر ئازادی هەیە کەس لە خۆشخۆی نەڕۆیشتووە تۆقاندن هەیە بەڵام ئەوەش دادیان ناداتن لەبەر ئەوەی دەبینین یعنی هەموو ڕێیەکان کە تاقی دەکرێتەوە بۆ ئەوەیە کە خەڵک بترسێنرێ بەڵام بێپارەی بێموچەیی برسیەتی ئەوە نازانێتن دەسەڵات دەبای هەست بە بەرپرسیارەتی بکاتن قوتی خەڵک دابین بکاتن دەسەڵاتێک باچی بە خاوەن پێداویست تایبەت نەبێتن باچی بە پێشمەرگە دێرینەکان نەبێتن بە هەموو تەواوی سێکتەرەکان نەبێتن حکومڕانیە مەچ حکومڕانیەکە تۆ سیر کە یەک سێکتەری سەلامەتم لۆ ببینەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان سێکتەری پەروەردە دەبینین چ حاڵیتی سێکتەری تەندروستی باش دەزانین چ حاڵیتی خۆیان سیقیان بە تەندروستی وڵاتەکان نییە ئەوە یەکلا بۆ تۆ ئەوە سێکتەری تەندروستی سێکتەری نەفت ئەوە دەزانین چ بارودۆخێک دەگونجێ هەتا ئێستا کە وەزیرەکەت دیار نییە یعنی کۆی سێکتەرەکان سێکتەری سەلامەتم نییە وەرە باز لەوە دەکەین ئێستاکە مەرزەکان داهات شەفاف نییە بابەتی داهات شەفاف نییە بە هەموو پێوەرەکان لە بیرکاری لە ریاضیات شتێک هەیە دوو کۆ دوو دەکات چوار کە ئەو داهاتانە کۆ دەکەین و سیر دەکەین دوو موچەی لە مانگەک پێ دەدرێتن بەڵام سیر دەکەی کاتێک حکوومەتی هەرێمی کوردستان لێکی دەداتەوە نیم موچەی پێ نایە باشە کاگوێران پێت وایە ینی ئەم کابینەیە بەهاوکات کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان چارەسەرکە بتوانێت کێشی موچە خۆران چارەسەرکە ڕێکەوتن لەگەڵ بەغداد پێت وایە چارەسەری کێشەکانی هەرێمی کوردستان دەکات خۆی ئەو کابینەیە لەوەتی هاتووە تەنها گفتار بۆ کردار نەبووە سیر کە ئێستا کە قسە دەکەین ئەوانەی کە لە دەسەڵاتن زۆر زاران زنیومان پێدەن تەشیرمان پێ دەکەن کابینەی نوێم بە شانوباڵی دەدرێتن لە کاتێکدا لە شاری هەولێر ئەگەر دەست پێ بکەین شەقامێک تەواو بووە بە ناوی شەقامی 120 مەتری ئەو شەقامە بە چەند کۆمپانیا خەریکی بوون هەتا وەکو تەواو بوو بەرهەمی دوو کابینەیە بەرهەمی قوتی خەڵکە کاتێک قسە دەکەی دەڵێ نانم نییە موچەم نییە پێشمەرگە دەڵێ سەرمامە نەوتم نییە دەڵێ شەقامی 120 مەتریم بۆ کردی یعنی بە چاودادانەوەی کە ئەگەر نا کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێنەکانی تەواوی دوور بوونە لە ڕاستی تاوەکو ئێستاکە تەنها گفتار بۆ کردار نەبوونە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیارە جێگری سەرۆکی حکوومەت بەرپرسیارە باوەڕتە بیتن یعنی ئێمە ئەگەر بێت و بە عەدالەتی قسە لەسەر ڕەوشەکە بکەین لەسەر بابەتەکە بکەین پارتی یەکێتی وەکو حیزب بەشداری سەرچینە بژوتنەوەی گۆڕانیش ئێستا کەوا یەکلا بۆتەوە ئەوەی کە لەناو حکوومەتن یەکلا بۆتەوە کەوا لەگە خەڵک دانینە پشت دەخەڵکن تو سیرکە جێگری سەرۆکی حکوومەت کاری چییە زۆر جاران دەبینین ئەگەر لە مەجلیسێک کەسێک بێئیش بیتن یاخود لە بن دیواری بیر کاتێک اختیارەکان دامە دەکەن یەکێک بێئیشە چیرکەدارێک دەینی ئەوها لە عەرض دەخشێنیتن باشە سەرۆکی حکوومەت ڕێک ئەو کەسە بێئیشەیە سەرۆکی حکوومەت کۆمەڵێک کاری تاف جێگری سەرۆکی حکوومەت کۆمەڵێک کاری تافە دەکاتن ئەما لەگەڵ مافی ئافرەت داینە ئەما لەگەڵ ئەودا بەڵام سەرۆکی حکوومەت بۆتە عەلیزەنووس کلێشەیەکی هەیە بۆ بنەماڵەی خوا لێ خۆش بوو پرسە و سەرخۆشی خۆمتان پێ ڕادەگەینم براتان قوبات تاڕەوانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئیدی فەراغێک لێرە هەیە گۆران بمری و جەنابەت بمری و کەسێکی تر بمریتن هەر لە نووسینکە ئەوەی دادن بۆتە چالاکی جێگری سەرۆکی حکوومەت ئایا لێرەدا کۆمەڵک کێشە و گرفتی گەورەمان هەیە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جێگرەکەی وەزیرەکان مدیر عامەکان ئەو کەسانەی کەوا لەگەڵیانن ئەمە زۆر جاران ئەوەی گەندەڵ پێی دەڵێن گەندەڵ ئەوەی لەگە گەندەڵیش پێی دەڵێن جەماعەتی چەپرە و چەلاو ڕەوشێک هەیە لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستاکە ئێوە نەتانتوانی و هەست پێ بکەن دادیان ناداتن ئێمە لەگەڵ ئەوەدانینە خۆپشاندەر هەڵکوتێتە سەربارەگایەک بەڵام خۆپشاندەریش سەیر دەکات لە ماوەی ڕابردوو لە مامۆستادرا ڕیشی مامۆستای ئاینی سوێندرا نێزەرەی مامۆستای ئاینی خەڵتانی خوێن کرا کۆمەڵێک شت کاکە ئەو خەڵکە تووڕێیە بە خۆشی و بە قانونی و بە ڕێکاری یاسایی نەهاتوونەتە بەر خۆپشاندانەی ئێستا خۆپشاندانی ئێستا هەرێمی کوردستان بۆ گەیشت بۆی کە تەواوی بارەگاکان بسووتێنرێ بینا حکوومیەکە بسووتێنرێ کە زۆر لە زەرەری هاوڵاتیە سووتاندنی بینایەکی حکومی خۆی لەبەر چی زۆر جاران غروری عینادی دروستەکە غروری عینادی دروستەکاتن تو سیرکە دەسەڵاتی هێندە غرور بووە گوێ بە کەس ناداتن لایەن هەیە هەساوە پێی دەڵێتن بۆ ئەوەی ڕەوشەکە ئەنی ئاڵۆز نەبێتن پێویستە وا بکەین گوێ لێ ناگرێتن هەر کەسایەتیەک دێتن دەیەوێتن مەشروعەکی خێر لەو بەینەی دروست کاتن دەسەڵات قبوڵی نییە ئەوە غروریەتە غروریەتیش چی دروست کردووە عینادی دروست کردووە عینادیکە چییە خەڵکەکەی سار نابتەوە کاکە گیان مامۆستا لیدرا لە شاری هەولێر
کاکە گیان مامۆستای ئاینی ڕیشی سوێندرا، کاکە گیان کۆمەڵێک پێشێلکاری زەق بەرامبەر تەواوی خەڵکی هەرێمی کوردستان کراوە، کاکە کۆمەڵێک درۆ و سیناریۆ و قسەی خراپ و شتی زۆر زۆر تاتە لە بۆ خەڵک دروست دەکرێتن. کاکە گیان تا سەیری زیندانەکان نەکەی نازانی ژیانیان چەندە سەختە ئێستاکە. خەڵک هەیە بە سیناریۆ جیراوە ئێستاکە لە زیندانی ژیانی سەختە. کاکە گیان ئەم دیسان دەڵێم و ئەگە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێک بهێندە شەفاف و ڕازگۆ و باش و هەوری باشکردنی گوزەرانی خەڵک بداتن، کاکە گیان ئەمە چمە قسە بکەم، کاکە گیان قسەم ناتوانم قسەی بکەم، قسەم نایەتن. باشە بۆ ناڵین کەسێکی تر، بۆ ناڵین کەسێکی تر خراپە. باشە کاک گۆران پێم بڵێ ئەوی ئێستا دەگوزەرێ ئەمە تەنها خۆپیشاندانێکە؟ خۆی ئەوەی کە ئێستا کە دەگوزارێتن لە سەرەتا دەتوانین بڵێن خۆپیشاندانێک بوو، بەڵام لە ئێستادا خۆپیشاندان لە ڕووە یاساییەکەی ئەوەیە کۆمەڵی خەڵک دەستنە سەر شەقام بۆ داواکردنی مافی خۆیان، بەڵام کە خۆپیشاندەر تەقەی لێکرا، خۆپیشاندەر شەهید کرا، خۆپیشاندەر بریندار کرا، کە سوکاری خۆپیشاندەران بەرگەی و ئازارە ناگرن لەبەر هەندێکە بەردەوام دەبن لەسەر شەقام. بۆیە ئێستا کە لە ئیتارێکدا ناوی خۆپیشاندان نییە، دەتوانین بڵین ئەمە شۆڕشێکە بەسەر دز و گەندەڵەکانی چەند ساڵی ڕابردوو کە بێباکانە گویان بە خەڵک نەداوە لەسەر قوتی خەڵک خۆشگوزەرانیان بۆ خۆیان دابین کردووە، بۆ منداڵەکانیان، بۆ کەسوکاریان، باچیان بە هیچ کەسێک نەبووە. ئێستا کە کاتی ئەوە هاتووە ئەو خەڵکە کە ئێستا هاتوۆتە سەر شەقام شۆڕشی برسێتیە، شۆڕشی گەنجە. کاکە گیان ئەو گەنجە نازانیتە 4 ساڵ و 5 ساڵ و 10 ساڵ لە شاخ بووی، کاکە گیان بای 10 شاخت بردەوە، ینی بەداخەوە کۆمەڵێک بەرپرسمان هەبوو لەگە ئەو پەرڕێزم پەرژینێک بێتن بۆ ڕووی بینەران. کاکە گیان بەرپرس هەبوو لە شاخ جێی شانازی بووە، ینی شانازی پێوەکرایە بەداخەوە هاتە شاخاتی بووە. تو سیر کە بەسە ئەو ملەتەی دەینیتن، تو سیر کە حاڵی ڕۆژنامەنووس چییە؟ باشە ینی بەم بوورە ینی تەواوی سێکتەرەکان قسە لەسەر ڕۆژنامەنووسە. کاکە یەک کەسم بۆ بێنە ئەگەر هاتو سەر بەو دەسەڵاتە نەبێتن، دەسەڵاتە رازی بێتن کاکە. ژیانی خەڵک ژیانی خەڵک. اینجا دێمە سەر شەقام کۆمەڵێک شت بۆ دروست دەکا، سەر بە تورکیای کە سەر بە ئێرانی، سەر بە بەغدای، هەموو کەس بە دژوری خۆی دەزانێت لە کاتە چیشدا تەماشا دەکەی ژێر بە ژێر بە خۆیان کاکە جاشی هەموو لایەنەکانن. کاکە گیان ئەمن هەتا ئێستا کە کازمین نەدیتیە، ئەگەر ئەمە ڕێخەری خۆپیشاندان لە هەولێر کاکە تا ئێستا کازمین نەدیتیە، بەیانی لەسەر شەقام دەبینیتن دەرێتن جاشی کازمیە. ئەگەر لەگەریان نەبی جاشی، ئەگەر لەگەریان بی باشی. بۆیە ئەو باشیەمان ناوێتن بەوەی کە حاڵی خەڵک خراپ بێتن. داواکردن و زۆر جاران یاداشت و تەقدیمکردنی کۆمەڵێک شت ئێمە وەکو پاڕانەوەش پێمان عیب نەبووە لە پێناو قوتی خەڵک و خۆمان داوامان کردووە، بەڵام کە باشیان پێمان نەبێتن دڵنیا بە ڕۆژگار ڕۆژی لە دوایە و نزیکیش بووینەوە، نزیکیش بووینەوە لە سەڵات دەبێ بزانێ نزیک بووینەوە. بەهێز پێک نایە، بە ئاڵۆزیش پێک نایەتن. قوت و ژیانی خەڵک چارەسەر دەکەی، پارەی دزراوی دەرێ دەینیەوە، چارەسەر دەبیتن تا ڕادەیەک. هەوڵ دەدەی کە ژیانی خەڵک خۆش بیتن و فێڵ لە خەڵک نەکەی، لەگە خەڵک بە فێڵ نەبی، ئەوە لەو کاتەدا دەتوانین بڵین چارەسەرە. پێ دوایەوە بکەن؟ نەخیر، نایکەن کاکە گیان نایکەن. چاوەڕوانی چین؟ یعنی ئەم حکوومەتە چاوەڕوانی چییە؟ یعنی بەڕای تۆ بۆچی ژیان و گوزەرانی هاوڵاتی ئاسایی ناکرێتەوە، موچەی موچە خۆران نادرێ؟ ئەم حکوومەتە چاوەڕوانی چیە بەڕای؟ مەسەلەی مزایادات هەیە بەداخەوە، یعنی ئێمە دەبی ڕازگۆ بین. دەبینین هێسەیە لە هەولێر لە پەرلەمان تەپڵی کوتاوە، لە سلێمانی خۆپیشاندەری کوتاوە. بەداخەوە ئەوە دوو فاقیە، ئەوە دوو ڕوویە، ئەوە لە سیاست بێ ئەخلاقیە، لە سیاست بێ ئەخلاقی بێ ڕەوشتی، ینی لە ناو دوو کەوانە بێ ئەخلاقی واتە بێ ڕەوشتی. ینی پێویستە ئەو هێزە ئەگەر لە دەسەڵاتە با خۆی یەکلاکاتەوە، ئەگەر لەگە ئۆپۆزیسیۆنە با خۆی یەکلاکاتەوە، ناکرێتن تا سعات 2 سعات 3 لەگە دەسەڵات بی کێکەکە دابەشکرێتن و بشێندرێتن و بخورێ، پاشانەکە بێ لەگەم هیچ داوای کێککی. یعنی هێسەیە خەڵک گەرمەکات و خەڵژێک کوژ. بەڵێ بەڵێ بە تاکید یەکێتی نیشتیمانی کوردستان ببوورە، ینی ئەوە بەرنامەکە دەزانم ینی مباشرەوە ئەمن یەک نیمە لەوانەیە هەموو جارێش باز دەوەی دەکەم بزانم ڕادیۆی دواتر پەشیمانمەوە، ئەمە زیاتر واقع دەڵێم. یەکێتی نیشتیمانی کوردستان بە نمونە کۆمەڵە کادیری باشی هەیە، لەناو پارتیش هەیە، لەناو هەموو هێزەکان کەسی باش خراپێ، ئەمە دەبی دان بۆ دابنین. بەڵام دیتمان لە پەرلەمانی کوردستان تەپڵیان کوتا، لە کاتێکدا سەرۆش پەرلەمان یەکێتی نیشتیمانی کوردستانە بینیمان لە سلێمانی چکرا،
قەدەغی هات چۆڕاگەیاندرا کاکەجان مەسەلەی ناریا قەپاتکردنی NRT بەرتەسکردنەوەی ئازادی خەڵتانی خوێن کرا کۆمەڵک شتیتر کاکە هەر ئەم بەیانە کەلوپەلی ئێوە دەستی بەسە داگیراوە بەردەوام ئێوە لەژێر هەڕەشانە لەژێر وشارن لەژێر فشار هەموو ئەو شتانە ئەگەر هێزێک باوەڕی بە ئازادی هەیە با بە ئازادیانە ئەمە لەگە تەقەکردن دانیمە بەڵام باەشێت تشتمانی کوردستان ڕێگری خەڵک نەکاتن لە خەڵک نەدا کلێنکس فرۆش شەهید کراوە پارتی دیموکراتی کوردستان خەڵکی خەڵتانی خوێن کردووە کاکەجیان لە بەغدا بینیمان بارەگای پارتی کاکەجیان ئەمە باز لە کوردایەتی دەکەین زۆر جاران قسەیەک هەیە لەناو کوردایەتی دەڵێتن خزمایەتی پێش حزبایەتی بەڵام بە ئەمە بین بە نەتەوایەتێکی قسەی بکەین کوردایەتی پێش حزبایەتی لە بەغدا عەرەبن ئەوەی کە زۆر جاران ئەمەیان پێجا شیوانە ئەوەیان پێ ئەوەیە کە دڵی بەغدا خۆشەکەین ئەمەیە پێوایە کە ئەمە ناتوانین عینیە بەسەیان تەوایەتەکان پارێزین بینیمان هێرش کرا سەرلقی بەغدا چۆن چۆل کرا چۆن داگیر کرا چۆن سوتێندرا چی کرا پەیامە نەرمەکان یعنی ئەو پەیامە نەرمەی کە هەیەیان بوو بەڕاستی ینی سەیر بوو بەڵام هەرماوەیە چکەم پاشی وە لە پێشی بیندرا بارەگا سوستاندن تو سیرکە لە بۆ خەڵکی لە بەغدا سووتێنرا و پارتی بەیان نامەی دەرکرد ئێمە لەبەر ڕەوشی سەلامەتی هاوڵاتیان باز لەوە کرا قەترێک خوێنی ئینسان لە لامان گرنگترە لە سەدان بارەگا قەترێک خوێنی ئینسان لە لامان گرنگترە لە سەدان بارەگا بەڵام لەو لای سەلما دەیان تەنکەر خوێن دەیان حەوس خوێن ناکاتن بزمارێکی بارەگایەکەیان بۆ ئەملا چۆن بوو ئەملا چۆن بوو کاکە ژیان ئەمڕۆ کە سەردەمی تەکنۆلۆژیایە زاران خەڵک رادیۆیەکی هەبوو رادیۆیەکەی دەکردەوە زۆر زاران تەشویشە بوو لە رادیۆیەکەی نەیدەتوانی هەواڵەکان کاکە ئێستا کە دەبینین کەناڵی قەپات کردووە کۆمەڵە خەڵک بوویتە پەیامێری ئەو کەناڵی کاکە ژیان زانیاری دێتن کاکە ژیان تەکنۆلۆژیای سەردەم هەموو شتانە بۆیە ناتوان لەم پەر دروست بکەن ئەوەی کە دەیکەن ئەوەی کە دەبزەری زیاتر ناشیرنکردنی ڕووی دەسەڵاتە لە ناو خەڵک زیاتر ناشیرنکردنی ڕووی دەسەڵاتە لە ناو خەڵک چکە خەڵک زۆر ینی بە هەولێری خۆمان بڵین پەس بۆ لیان لەبەر چی خەڵک دەزانێتن کاکە جیان ئەمڕۆکە فەیسبوکەکەی من و فەیسبوکەکەی تو فەیسبوکەی زەنابیان و منداڵی بەرپرسەکان دەزانین منداڵ هەیە کە خەت دەکاتەوە بەفری دەخەتە بەڕاستی من دەمەوێتن دەستخۆشی لە هەڤاڵاکۆ بکەم گەنجێکی هەولێرە ینی جوانووسێکی هەولێرە بابەتێکی بڵاو کردەوە مایکەکە بێنن من قسە بکەم قسەی دڵی هەموو هەولێری کرد قسەی دڵی هەموو هەولێری کرد گەنجی هەولێر لە چ کێشێکدایە خەڵکی هەولێر لە چ کێشێکدایە کاک گۆران ئەگەر بە کورتی بچینە سەرەوە باسی چاوەڕوان دەکرێت ئەگەر بێت و ڕۆژەکە بەو شێوە بڕوات و حکومەت هەرێمی کوردستان هیچ چارەسەرێک نەکات ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی گەندەڵیە ئەگەر ئەمڕۆ لەمڕۆوە ڕوبەڕووی ئەو گەندەڵیانە نەبنەوە کە لە هەرێمی کوردستانەیە لە هەولێر و شارەکانی بادینانیش ئەو لێشاوی خۆپیشاندانە دەست پێ بکات خۆی ئێستا کە باسی بادینان کرد سەرەتا بە بادینانەوە وەڵام دەدەمەوە بۆ ئەوەی کە ئەمڕۆکە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی گەندەڵیە بەڕاستی بادینان پەڕە لە دەنجی بوێر و دلێر دەبینین دەسەڵات لە ناو دەسەڵاتیش زۆنی زەرد بە چ شێوازێک کەوتۆتە گیانی ئەو گەنجە خێر لە خۆنە دیوانەی بادینان ئەوانەی کە داوای قوتی خەڵک دەکەن ئەوانەی کە داوای خۆشگوزارانی بۆ ئەم میلەتە دەکەن چ گەنجێکی دەستگیر کردووە تاوەکو ئێستا کە ڕێگەیان بە کەس نەداوەکە بیان بێنێتن تەنها 1000 پارێزەرێک یەک لەوانەی کە بینیوە بەداخەوە ئازادی لەکوێیە ئازادی لەکوێیە بە قسە زۆر خۆشە بە قسە پێت دەڵێم ئازادی هەیە ینی ئەگەر بێت و جێ لە گوتارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕابگری بەڕاستی ینی شانازی بۆ حکوومەتی وەدەکەی بەڵام لە کردار بیبینین نەفرەتی لێ دەکەی نەفرەتی لێ دەکەی لەبەر ئەوەی گوتار و گفتارەکەی کردار و ڕەفتارەکەی تەمەشا دەکەی زۆر لێک دوورە خەڵک خافاندنە بە کۆمەڵێک بابەتی تافرە دێن خەڵک دەخافێنن بەداخەوە باس لەوە دەکەم ئێستاکە کۆمەڵێک جار هەیە خەڵک دەخافێنرێ یەکێتی نیشتیمانی کوردستانیش خەڵک دەخافێنتن پارتی دیموکراتی کوردستانیش پاش 1400 ساڵی یەک لە ئەندامەکانی سەرکردایەتی پێشووی یەکێتی نیشتیمانی کوردستان هاتی شەراب حەڵالەکە لەولایە پارتی دیموکراتی کوردستان دێتن دەرێتن میری ێزیدیان نیوەی دەنگەکانی هینایە نیوەمە خەڵک مەشغوڵکردنە لە بۆ چێ لە بۆەوەی کە تەرکیزی خەڵک لا بچێتن بەڵام ئەوانە دادی نەدان ئێستا ئەوەی دەیبینین ئەو ڕۆیە کە خەڵک پێی گوتن
تەرکیزمان لا ناچێتن داوای قوتی خۆمان دەکەین ئازاین دەنجی بوێر و دلێرین لێتان خۆش نابین ئەگە حکوومەتەکی چاکبان وەکو چاومان دەمان پاراستن ئەگەر نا بەرەنگارتان دەبینەوە بە خۆپشاندن داوای حەقی خۆمان دەکەین حەقی خۆمان لەسەر هیچ کەس نایەلین بۆ دەبێ حکوومەت پێی چارەسەر دەکرێت ڕۆژێکی ئێستا نەخێر چارەسەر بۆ هەرێمی کوردستان چییە؟ چارەسەر بۆ هەرێمی کوردستان لە ئێستادا ئەوەیە کەەوە کابینەیەکی تر حکوومەتی هەرێمی کوردستان هەڵبژاردننی پێشوەختە یاخود حکوومەتێکی ئینتقالی دروست بێتن کەسانی شارەزا و پسپۆر و بێلایەن تەمەنی ئەم کابینە تەواو بکەن تاوەکو ئەوەی هەڵبژاردنێکی پاک و بێگەر دەکرێتن بۆ ئەوەی کەوا خەڵک جارێشتر نێتەوە سەر شەقام و ئەو ڕۆژی کە ئێستا هەیە دروست نەبێتەوە ئەگەر ئەوە نەکرێ هاوڵاتی زیاتر شەهید دەبێ خۆپیشاندەری زیاترمان شەهید دەبێ بەڵێ خۆپیشاندانانە ڕەنگە ڕۆژی یەکەم دادەخرا ئەگەر بێت و مەسەلەی شەهید هەیە مەسەلەی خۆشنەکردنی ژیانی خەڵک هەیە متمانە نییە بەدەسەڵات ئێستا شەهیدی کەتە ناوێت ینی خین هاتە ناو بابەتەکەی بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێتن مشوری جدی بخواتن بە زووترین کات ژیانی خەڵک خۆش بکاتن کاکەجا حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕاز نییە لەگە خەڵکی ڕاز نییە لەگە خوای گەورە ڕاز نییە ڕاز نییە کاکەجان ڕاز نییە من پێت دەڵێم و دووبارەی دەکەمەوە کە دەڵێی دوو کۆ دوو دەکات چوار کاکەجان لە حیساباتی ریاضی نازانم چ ریاضیاتە چی پەیڕۆ دەکاتن لێوی ناکات چوار دەکات یەک دوو کۆ دوو دەکات هەر یەکە کەم دەکاتەوە لەوانەیە لەسەر پندەکەی قازی بڕۆن دەبیتن باشە کاک گۆران دەڵێن ئازادی بەردەست کراوەتەوە دەتوانانی چەند داتایەکم دێ لە محکەمەکان کە لەسەر ئازادی خەڵکێنرابێتە محکەمە بەڵێ من کە پارێزەوە ڕکلام نەبیتن پارێزەری خۆبەخشی ڕۆژنامە نووسانم لە ناو دادگا بەڕێز چش دەزانی لە ئێستادا دەبینین جیاکاری هەیە یاسایەکمان هەیە بە ناوی یاسای ڕۆژنامە نووسان کار بۆ یاسایی ناکری بەڵام بۆ خودی ئەندامی پارتی دیموکراتی کوردستان ئەندامی ڕاگەیاندنی ئەو یاسایە کاری پێکرێ بەڵام دەبینین کەسانی تر بۆ یاسایە مامەڵی لەگە ناکرێت بە مادەی دوی خراپ بەکارهێنانی ئەمریکانی پەیوەندی مامەڵی لەگە دەکرێتن یاخود چەندین کەیسی تری ئێستا دەکاتەوە لە بۆ چێ لە بۆی کەوا بەجی بێڵیتن بەداخەوە بینیمان هەر لە هەولێرەوە بعدەست پێکا لە هەولێریشەوە کاک سۆران عومەر لەمپەری بۆ دروستکرا کێشەی بۆ دروستکرا گرفتی بۆ دروستکرا سوپاس بۆ لایەنانەی کەوا یەک دەنگبوون بۆ پشتگیریکردنی بەڕێز کاک سۆران عومەر بەڵام بەرتەسکردنەوەی ئازادی بوو بابەتی دیسان دێمەوە سەر هێمن مامەند بەرتەسکردنەوەی ئازادیە شڤان ئازاد گەنجێک بوو کە داوای قوتی خەڵکی کرد باشە وەدەریان نا ئیسماعیل سیان گەنجێکی خێلەخۆنەبی بوو کارەبایان لە زمانیدا کە ئێستاکە کۆچی کرد یعنی ڕۆیش چوو بەرەو هەندەران کاکە جان ئەوانە هەموو دایشیان هەیە یعنی ببینە کە فرمێسکیان دێتە خوارێ بۆ نیشتیمانیان بۆ دایشیان ئەخەمە چ دەسەڵاتێکە کەوا باشی بە هەستی شعوری ئەو کەسانە نەکاتن کەوا ئی خاکەکەی خۆینە چۆن ئەمانە دەتوانن هەست بە ئەوە بکەن کەوا بەیانی دوو بەیانی ڕەحم بۆ بەرپرسانە بکرێ ناکرێتن باشە کاک گۆران کەیتە ماتەڕانی ئەڕات کوی دەبینی ئەو هایان دەبینی ئەگەر کۆتا پرسیارمەوە بێ ئەگەر بێت پێستا کۆمەڵە گەنج بێنە شاری هەولێر و بەنیازی خۆپیشاندان بن یان بەنیازی گەیاندنی ناڕزایەتەکان چۆن ڕوبەڕوویان دەبنەوە هێزەکان چونکە لە ماوەی ڕابردوویەوە کۆمەڵە خۆپیشاندانتان بینیوە بەڵێ خۆ هەر خۆپیشاندنیان ڕێگری لێ بکرێتن کاکە ژیان جێگری سەرۆکی هەرێم پێشوو ڕێگری لێکرا لە دێگەڵا کاکە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگری لێکرا سەرۆکی پەرلەمان ڕێگری لێکرا کاکە جیان کۆمەڵە کەسی تر ڕێگری لێکرایە ئەمە دەبینین ئەمە یەک شت هەیە من باسم لەوەی کرد پێویستە ئەوانەی کە دووفاتن خۆیان یەکلاکەنەوە ئەگەر ئۆپۆزیسیۆنی وەرە بەگەل لایەنە ئۆپۆزیسیۆنەکان پێویستە ئۆپۆزیسیۆنیەکانی کوردستان ژێگوتاریان هەبیتن بەڕاستی ینی پەرتەوازیەک پێوە دیارە هەر کەسە و لەلایەن خۆیەوە کارێک چاڵاشێک دەکات بەڕاستی ئەوەش لە خزمەتی هاوڵاتیدا نییە پێویستە پەیامێکی گشتگیر شامل هەبێتن لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بۆ ئەوەی گوشار فشارەکان زیاتر بێتن بۆی لە پەرلەمانیش بتوانن کاریگەریان زیاتر هەبێتن بەڵام دەبینین حزبەکەی کە باسمان کرد لە پێشوشدا لەگەر دەسەڵاتە و لەگەر ئۆپۆزیسیۆنیش تەمسیلی ئازادی و کۆمەڵێک شتی تر دەکاتن هاوسەرۆکانی یەکێتی باز لە شتێک دەکاتن هاوسەرۆکی شتر دێتن کۆبوونەوە دەکاتن کاکە ژیان ئەوە نابێتن ئەگەر لەگەر خەڵکی فەرمەوە خەڵک ئەگەر لەگەر دەسەڵاتی ئەوە دەسەڵات نەمان گوتووە بە تۆبزی کاکە وەرە ناو خەڵک و دیفاع لە خەڵک بکە نەشمان گوتووە کاکە تو ناسەر بە دەسەڵاتی بوختانت پێدا بکەین بەڵام لێمان گەڕێ با خەڵک لە خەڵک گەڕێ با دۆست و دژمنی خۆی بناسیتن بۆ ئەوەی داوای مافی خۆی بکاتن ناکرێتن کابرای علیزەنووس بەردەوام لەسەر ئەوە بێتن زێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو علیزەنووسێک بێتن بڵێتن پرسە و سەرخۆشی کە کلێشەیش تایبەت هەبێتن بەردەوام بەس ناوەکان زیاد کاتن خەڵک پێویستی بە زێگری سەرۆکی حکوومەت ئێستا کە بڕیار دەربکە دەست خۆش بە کاک گۆران زۆر سپاس بۆ وتەکانت بەڵێ زیان و خۆشەویستان
ئەوەی بینیتان ڕاوسەرنجی چالاگوان هاوکات پارێزەرێکی شاری هەولێر بوو لەسەر ڕەوش و گوزەرانی هەولێر و هاوکات ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان و بە تایبەت لەم دەڤەرانەیە. تەوەری ئەم جارەم پێشکەشکردن لە شاری هەولێر دەگەڕێمەوە لای هاوکارانم لە ستۆدیۆی سلێمانیەوە. زۆر سپاس بۆ پامنێرمان بۆ هاوکارمان بوو بورای عیمران ئەمیر کە لە هەولێرەوە تەوەری دوێمی پامی ڕۆژ پێشکەشکردین. سپاس بۆ خۆت و بۆ میوانەکەت. وڵایزان پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن بەخوای گەورە باڵا دەستانە سپێرین خواتان لەگەڵ.